بەڕێزان، وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە سێ تەوەردا بابەت و چاڵەکیەکانی خۆی چڕ کردوتەوە کە ئەوانیش ئەم پەروەردە هەم ڕاهێنان هەم ڕاوێژکارین. هەوڵ دەدا لە ڕێگەی ڕێخستنی وێبینار بۆ کەسانی شارەزا و پسپۆر لە بوارە جیاجیەکان لەو سێتەوەرە بە ڕێخستنی خول و وێرکشۆپی جۆرا و جۆر لەم بوارە و هەروەها بە چاپکردنی تێبیش لە خزمەت بینەران و خوێنەران و ئەندامانی بەڕێزی دابێ. دوای وەستانێک بۆ بەخۆداچوونەوە لە ماوەی هاویندا بڕیارماندا کە وەرزی نوێی چاڵاکیەکانمان دەست پێ بکەینەوە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندنی ئەکادمی و ساڵی نوێی خوێندنی وزارەتی پەروەردەش و باشترین دەستپێکیش بۆ ئەو وەرزەی چاڵەکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بابەتی ڕاهێنانی مامۆستایان و ڕاهێنارانە کە وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە دەستی دراوەتێ و کۆمەڵێکی زۆر باش لە مامۆستایان ئێستا وەکو ڕاهێنەر لە ناوەندەکانی خوێندن کار دەکەن. ئەویش ئەوەی ئەو کەسەی کە ڕۆڵێکی باڵای هەبووە لە با بڵێن سەرخستنی ئەو پرۆسەیە بەڕێز مامۆستا فایق سعید بوو کە ئێستاش لەگەڵمانە و خۆنەویستانە و خۆبەخشانە و دڵسۆزانە بەردەوامە لە کارەکەی هەم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتە کورت و پوختەکانی هەم لە ڕێگەی کتێبەکانی کە زیاتر لە 20 کتێبی هەیە لە بواری پەروەردە و ڕاهێناندا 20 بەرهەمی چاپکراوی هەیە. هەروەها لە چەندین کۆنفرانس و ناوەندی خوێندنیشدا بەشدار بووە. ئێمە باوەڕ دەکەم مامۆستا فایق هەمومان دەیناسین، بە تایبەتی ئەوانەی کە بە شێوەیەک لە شێوەکان سوودمەند بوون لە بەرهەمەکانی چ بە نووسین بێت بە خوێندنەوە بێت چ بەشداریکردن بێ لەو خولانەی کە کردویەتیەوە. باوەڕ دەکەم کاتەکە ڕەنگە بەوە زۆر بەسەر نەبین کە باسی ئەکادمیای مێگامایند پلس بکەین. ئەویش دیارە چەندین بەرهەمی چاپکراوی هەیە، فەرهەنگی ئەلکترۆنی زاری هەیە و ئەو وێبینارەی ئەم شەو ژمارە 110مینە و خۆتان بیر لەو ژمارەیە بکەنەوە کە ئەو تیمە خۆبەخشەی ئەکادمیای مێگامایند پلس توانیویەتی تا ئێستا 110 وێبینار ڕێک بخاو بەڕێوە ببە کە هەر هەمووی لە بوارەکانی پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بوون و هەموو ڤیددیۆ تۆمارکراوەکانیشی بە خۆڕایی لە بەردەستی خوێنەر و ئارزومەندانی ئەزیزن، ئەوانەی کە دەیانەوێت سوود ببینن یان سوود بگەێنن. ئێمە هەوڵ دەدەین بەپێی دابشکردنی کاتەکەمان مامۆستا فایق نزیکەی 40 بۆ 45 خولەکە قسە بکات، دوای ئەوە بە سوپاسەوە کات بۆ ئەوەی بەڕێز دەرەخسێنین ئەگەر هەر پرسیارێکی تر هەبوو تایبەت بوو بە بابەتی ئەمڕۆمان کە بابەتی بەڕاستی لایەنی مەبەستمان مێتەوە دایداکتیرکەکانی ساڵی خوێندنی 2025-2026. مامۆستا فایق ئێستا سلایدەکانت لای ئێمە دیارە، دەنگیش ئەگەر سڵاوێک بکەیت دەنگەکەش تاقی دەکەینەوە. دەستەکان خۆشی ئارەت باش مامۆستا گیان. ئێوارەی جەنابیشت باش، زۆر سپاس کە دەزانین لە ڕێگاش بووی تازە گەیشتیەوە ماڵ، دەزانین کاتەکەش جیاوازە لەگەڵ ئەو کاتەی ئێمە، بەڵام بە خۆشحاڵیەوە کە ئەو بابەتە هاتە پێشێت و هەموو کات ئامادەی و پێمان وایە کاتەکەشی زۆر زۆر گونجاوە کە بەیانی یەکەم ڕۆژی دەوامی خوێندنە لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان. مامۆستا ئێستا کاتەکە سعات 9:08 دقەیە، ئەگەر 5 دقەیەکمان ڕەنگە بەبیرت بهێنمەوە، ئەگەر ناخۆشت کاتەکە زۆر باشە، دەمانێت بەشداربوانیش دەرفەتی ئەویان پێ بدرێ سەرنج و تێبینی یان ئەگە پرسیارێکیان لەلایەن دروست بێت. مامۆستایانی بەڕێستکە مایکەکانتان دابخەن، پرسیارەکان هەر کاتێک دروست بوو دەتوانن لە چات بۆکس بنووسن یان دەتوانن دوایی دەستان بەرزکەنەوە ڕێگەتان بدەین بە پێی کات پرسیارەکانتان ئاراستەی مامۆستا بکەن. فەرموو مامۆستا. دەستە خۆش، زۆر سپاس بۆ دکتۆر هیمداد کە هەمیشە بە تەنگی من و خەڵکەکانی کەشەوە دێ. مامۆستایانی بەڕێز زۆر بەخێر بێن. بەسڵاوێکی تایبەتشم بۆ هەموو ڕاهێنەرەکان هەیە، ئەوانەی لەگەڵ خۆم خوێندووانە، ئەوانەی لەگەڵ منیش نیان خوێندووە.
و حەزەکەم بڵێم ئەمە یەکەمین پرۆژێ لەسەر ئاستی عێراق کە ئیش لەسەر عەقڵی خوێندکارەکە. ئێمە تا ئێستا ئیشمان لەسەر عەقڵی خوێندکار نەکردووە. ئەمە قسەی من نییە، بەڵکو سەدها هەزار لاپەڕەی لەسەر نووسراوان بابەتە وە گرنگە. من ئەم شەو بەم شێوەیە دابەشی دەکەم. من بڕوا ناکەم 45 دقیقە قسەکەم، حەز ناکەم، حەزەکەم کەمتر قسە بکەمەوە. سێ مێتود لەو مێتودانەی کە دانراوە ئەمساڵ تۆزە بە درێژی لەسەریەوەستم. مێتودەکانی کە زۆر کورت لەسەریەوەستم لەبەرەوەی ئاسانترە، بەڵام ئەو وەختەی کە باسی لە جاتی باسی ئەوانە بکەم بۆ ئێوەی بەجێڵم ئەتوانن پرسیار بکەن هەر شتێکە بوو کە ناڕوون بن. دەمە سەر یەکەم مەتود کە مەتودی وتارنووسینە. ڕاستەکەی ئێمە بۆیە هاتووە لەبەرەوەی ئێمە لە نووسینە خراپین، زۆربەی نووسەرە گەورەکانیشمان بەداخەوە لە وتارنووسینە لەسەر ئەساسێکی زانستی نییە. ڕەنگە هەموو وتارێکش پێویست نەکا بەو شێوە بێ، بەڵام ئێمە لە بواری ئەکادیمیان ئەبوێ هەموو شتێ بزانین. ئەم بابەتە هەموو مەتودەکە فێریان کەین و من ئەم مەتودە لێوەدا هاتنووسیم لە کتێبی شەشی ئامادەی باسی بەشێک هەیە، شەشی ئەدەبی باسی وتار دەکات کە تەواویەکەی هیچ کەسێ فێر نابێت چۆن وتار بنووسێ، مادەیەکی ئینشایی نووسراوە. بۆ منە مەتودەم داناوە بۆی خەڵکی خۆمان ڕابێنین کە دەرچوون چوونە زانکۆ و دەرەوەی زانکۆ وتار بنووسن. مەتودەکە بەم شێوەیە بە کورتی و هەموو مێتودانی من باسیەکەم ئەوە نییە کە نەتوانی گۆڕانکاری بکەیت، زۆرێکی تای هەیە توانی گۆڕانکاری بکەیت بە پێی خوێندکارەکانی خۆت، بە پێی پۆلەکەی خۆت، زیرەکەن زیرەکین گەورەیە پۆلەکەت چووکە دەتوانی هەندێک گۆڕانکاری تیا بکەیت، بەس پرینسیپە سەرچەکانی ملتەزم بیتەوەی. ئەم کلیشەیە کە هەیە، ئەم کلیشەیە باشە بدرێتە خوێندکاریشانی لە بەرچاوی بێوەمانە. وتار پێنج بەش بێکتێ. یەکەم ناونیشان. لە باشی ناونیشانە دەڵێم ناونیشان گرنگە، یعنی باشترە ناونیشانێکی سەرنجڕاکێش بێ. هەموو وتارێکە سەرنجڕاکێش ناونیشانەکەی سەرنجڕاکێش بە سەرنجی خەڵک ڕاکێش. ئەمەە بەشێکی ترمان هەیە پێشێکی تۆ 3 بۆ 5 دێر لەم وتارە ئەنووسی. چی ئەنووسی؟ چی باز دەکەی لە وتارەی خۆت بنووسە. من لە خوارەوە دەمەوێت ئەوە بکەم، باسیەوە بکەم، لێکۆڵینەوە لەسەرەوە بکەم، ئەو بکەم. وتارەکەت باسی چ شتێکە بۆ ئەمە بۆ باشە کە یەکێک دێ وتار من دکتۆر هیمداد وتارێکە لەنووسێ کە دێن پێشەکێک بکەن بەسەرەکەم من ئەو بۆ من مهم نییە، نایفرێن وازی لێ دێنم یا بۆ من گرنگە. لەبەرەوە پێشەکەی یەک پەرەگرافە. پەرەگراف مەبەستمەوەیە کە دەنووسی پەنجەت بەینتەرانە ئەشتە پەرەگرافێکی تر. یەک پەرەگراف 3 دێر بۆ 5 دێر بنووسە، باسی چی دەکەی لە وتارەیە. باشە بۆ نمونە من لە وتارەیە باسی ئەوە دەکەم کە ئێمە گاز بەکاربێنین بۆ بەهێنانی کارەبا باشتەوەک لە نەوت و لە وتارەیەشی یەکەم و کافیە بەسەونێ یا هەشتێ بابەتیشکە لە کتێبەکان خۆتان ئێوە بە لە کتێبەکانی خوێندنەوە دەری. ئەمە یەک. ئەمێن تۆ بەشە قورسەکەی ئەمە لە چیە؟ لە بەشی ئەرگومنت و دژە ئەرگومنت. ئەرگومنت تقریبا یعنی بەڵگە، یعنی بەڵگە و دژە بەڵگە. ئەم دوو بەشەیە زۆر گرنگە و قورسە. تۆ لە بەشی بەڵگەکانە ئەرگومنت چیەکەی؟ 3 ئەرگومنت بنووسە. ئایا مەرجە 3 ئەرگومنت بێ، زیاتر بێ، کەمتر بێ، ئەش بێ، مشکلە نییە. تۆ لەوانەیە پۆلێکتە بێ زۆر لاواز بن، ئەتوانی بە یەک ئەرگومنت کۆتایی پێبینی توانە، بەڵام نۆرمال 3 ئەرگومنت. من بابەتی هەڵەبژێنم بۆ نمونە پلاستیک زیانی هەیە یا زیانی نییە. جا زۆر گرنگم بابەتەی کە وتاری لەسەر نووسێ بابەتێ بێ کە دوو لایەنی هەبێ، یعنی خراپە و باشەی هەبێ. هەندێک خەڵک دژی بن، هەندێک خەڵک لەگەڵی بن. بۆ ئەوەی تۆ چیەکەی مەجالت دەبێت تۆ ئەرگومنت و دژە ئەرگومنت بنووسی. مەسەڵەن هەڵبژاردن 2011 بکرێ باشە، کۆمەڵێکەڵێنە وەڵا نەکرێ سوودی نییە. ئەمە زۆر باشە بۆ ئێمە. باشە لێرە من بڕیارە دەمیسە لەسەر پلاستیک بنووسم. 3 شت دەنووسم بۆ بەکارهێنانی پلاستیک باشە. هەرێکی 2-3 دێڕی لەسەر بنووسە، 4 دێڕی لەسەر بنووسی بە پێی خۆت بنووسە پلاستیک زۆر باشە لەبەر ئەوەی مەسەڵەن نرخەکەی زۆر هەرزانە هەموو کەس دەتوانێت بیکڕێتوانە. مە ئەرگومنتێکە بۆی پلاستیک باشە. 2 لەژێرەوە شتێکی تر بنووسە، مەسەڵەن پلاستیک لە هەموو شوێنێکا دەسەکەوێ و سووکە بۆ هەڵگرتن و ئاویە شتەکانی ناویە بینیت و بۆ نمونە لەم بابەتە وەیشی شتێکشم بۆ نووسی. کەواتە 3 شتم بۆ دەنووسی، 3 بەڵگەم بۆ دەنووسێ خوێندکار بۆچی ئەم شتەی ئەو هەڵی بژاردووە باشە. باسی پۆلیمەرمانەیە، باسی شۆڕشمانەیە، باسی وڵاتمە، بەس هەموو شتێک خۆت بابەتی هەڵبژێرە کە لایەنی باشە و خراپەی هەیە. ئەوە لە بەشی بەڵگەکانە ئەرگومنت نووسیمان 3 ئەرگومنتم نووسی کە ئەم شتە بۆ ئەوە باشە. تەواو ئەم بەشە تەواو. دێنە سەر بەشی خوارەوە کە دژە بەڵگەیە، دژە ئەرگومنتە. لێرە چیەکەی؟
چیکە زۆربەی وتارەکان کە خەڵک دەینووسی ئەوەیە بەس بەشی ئەرگومنتی تیان بەشەی دژ ئەرگومنتی تیانە یعنی چی من باسی هەڵبژاردنەکەم باسی حکوومەتەکەم باسی شتێکم بەس مەتحکردنە ئەرگومنت مەتحکردنە یعنی من ئەڵێ مەمە باشە پاساویشی بۆ هێنمەوە بەڵام ئەم وتارانە زۆر لاوازن تۆ بۆی وتارەکەت بەهێز بێ بۆی سەرنجی بەرامبەرەکەت ڕاکێشێ ئەبێ قسەی نەیارەکانی خۆشت بێنیتەوە کە پێپەیچەوانەی تۆ بیر دەکەنەوە کەواتە لێرە چیە نووسین ئەمجا دژە بەڵگە نووسین ئەمجا پێچی ئاوا دەست پێەکەم بەڵام هەندێک کەس پێیان وایە توێژەرەکان پێیان وایە ئەم گروپە پێی وایە هەندێک کەس پێیان وایە پلاستیک خراپە چونکە پلاستیک تووشی جۆرەها نەخۆشیمانەکە ئەمە دژە بەڵگەکەیە کە خەڵکەیڵێ ئەمجا ئیشی تۆ لێرە چێت دەبێت پوچەڵی بکەیتەوە دەبێت ئیسپاتیکەی کە ئەمە هەڵەیە باشە هەندێک خەڵک پێی وایە پلاستیک خەڵک تووشی نەخۆشیەکە بەڵام لەم دوایانەدا بەپێی توێژینەوە زانستیەکان پێڵم پلاستیک خەڵک تووشی نەخۆشی ناکاتەوەوانە ئەمە بەڵگەیەکە پێویست ناکات ڕاست بێ هەڵەوێ بەڵام ئەو کەسێک کە نووسێ پێی وایە ئەوەیە باش ئەمە یەک دوو ئەمجا دێنە سەر دژە ئەرگومنت جا ئەم ئەرگومنت و دژە ئەرگومنتانە دەبێ وەڵامدانەوەی یەکتری بن باشە لە ئەرگومنتی دووەم دامنە نووسم پلاستیک هەرزانە لەبەرەوە باشەوەوانە جا لە دژە ئەرگومنتا چی یەکەم هەندێک کەس پێیان وایە کە پلاستیک شتێکی هەرزانەوانە بەڵام ئەمە ڕاست نییە ڕاستەکەی ئەو قاپ و پەرداخانەی کە لە کاغەز دروست دەکەن لە پلاستیک هەرزانترە بۆ نمونە بەڵام هەندێک جار تۆش ئەکرێ شتێک بێنیتەوە کە ئەم کابرایە لە ئەرگومنتەکەیان نەهێنابێتەوە بەڵام بە زۆری خۆت پابند کە بۆی وەڵامی ئەو سێ ئەرگومنتە بێت هەندێک کەس پێیان وایە پلاستیک ئاوهایە بەڵام ئەمە ڕاست نییە چونکە بە پێی ئەمە پلاستیک ئاوهایە یعنی بە کورتێکەکەی ئەگەر بابەتێکی هەڵبژێرم هەڵبژاردن لەسەرەوە بەشی بەڵگە دەنووسی هەڵبژاردن شتێکی زۆر چاکە لەبەرەوەی ئاوا دەکا و دەکا و سیستم دەگۆڕێ هەڵبژاردن باشە لەبەرەوەی سیستمێکی دیموکراتی پیادە دەکاوانە و هەڵبژاردن باشە لەبەرەوە ئەمجا دێمە دژە ئەرگومنت بەڵام هەندێک کەس پێیان وایە هەڵبژاردن خراپە چونکە هیچ گۆڕانکاریەک دروست ناکاتوانە بەڵام ئەم ڕایە هەڵەیە پوچەڵ یەکەمەوە لەبەر ئەوە دژە بەڵگەی دووەم هەندێک کەس پێیان وایە بە پەچەوانی منەوە بیرەکەنەوە پێیان وایە هەڵبژاردن شتێکی خراپە چونکە گەندەڵی زیاد دەکاتوانە بەڵام ئەمە قسەیەکی دروست نییە پوچەڵێکەوە لەبەر ئەوەی یعنی بەشە قورسەکەی ئێرە سێ بەڵگە بێنیتەوە لەسەر شتێک کە باشە هەر شتێک بێت لە دژە ئەرگومنتش سێ بەڵگایهێنیتەوە کە بەرامبەرەکەی تۆ بەعکسی تۆ بیرەکەم پێیان وایە ئەم سێشتە ئەوەیە خراپە و تۆ ڕەدیان بدەرەوە و پوچەڵیان بکەرەوە ئەو بابەتە دوایەوە کۆتایی وتارەکە چۆن تاواکەن یەک پەرەگراف بنووسە لە کوتاوەیە بۆ چوونی کۆتایی خۆت کام وتارەت نووسیوە لەبەر ڕۆشنایی ناوەڕۆک چییە ئەرگومنت و دژە ئەرگومنت یعنی لە بەشی بەڵگەکان و ئەرگومنتەکان تۆ یەک دینەشتت خستۆتە ڕوو لەبەر ڕۆشنایی ئەوە بنووسە کەواتە من پێم وایە ئەوە پلاستیک باشترە لە هین لەبەرەوەی وایە تەواو لەمە قورستر نییە هەندێک کەس بۆەوەی وتارەکەی سەرنجڕاکێش بێ دیێڕێکی لە خێرە بازارەکە پرسیارێکەکە یا قسەیەکی سەرنجڕاک یا دەبا حکوومەتی هەرێم مەسەلەن غاز بەکاربێنێ یان فڵان وا بێت مەرج نییە بەس دەتوانی پرسیارێکی ئاوها بکەیت داواکاریەکت هەبێ بەم شتانە ئەجا کە بۆ خوێندکار کە دەست کاتە نووسین ئەمە هەمانەوەی پێشووە بەڵام من ئەمانم بۆشایی هێشتۆتەوە خوێندکار لاپەڕەکەی پێشوو هەیە ئەزانێت چیە نووسێ لەمانە بەس بۆەوەی کاراسانیەکی زۆری بۆ کاکەتەوە ئەم خشتەیە بیتێ کەواتە دێن ناونیشانێکە نووسێ بۆ بابەتەکەی دووەم پێشەکیە سێ بۆ پێنج دێڕە نووسێ لەم وتارە باسی چییە کات ئەو دوای دێنەوە سێ بەڵگە نووسێ لەسەرەوەی ئەم شتە بۆ باشە کە ئەو بەرگری لێکە دوایەوە دێتە سەرەوەی سێ دژە بەڵگە نووسێ واتە سێ شتە نووسێ نەیارەکانی ئەو باسیەکەن بەعکسی ئەمەوە بە پێچوانەی ئەو بیرەکەنەوە خەڵک وا دەڵێ بەڵام من پێم وایە من ڕاست نییە چونکە ئاها یعنی ئەی نووسێ بەڵگەی خەڵکەکانی کە و پوچەڵش یەکاتەوە لە کۆتاییشدا وتارەکە کۆتایی بەوە ئەهێنێ کە لەبەر ڕۆشنایەوەی کە نووسێتی کورتەیەک سێ دێر پێنج دەر بنووسە بۆ چوونی خۆت لەسەر یعنی ئەم شتە بنووسە و تەواو هەر پرسیارێکی ترە بوو دوایی کاتی نەسەری بە سەرچاو وەڵامتان دەدەمەوە ئەمە مەسەلەن شێوەی نووسینیەکە لە خوێندکارەکانە ئەرگومنتێکی نووسێ گاز بە بەراورد لەگەڵ نەوت داوزەیەکی پاکە و تۆچیەکی زۆر کەمتری هەیە ئابووری بەهێز دەکات بۆ نمونە ئەمە بەڵگەی یەکێکە کە پێی وایە گاز باشترە لە نەوت مەسەلەن دوای دووەم و سێمە نووسێ ئەمجا دێنێ دەست دژە بەڵگە
ئەمە دژە بەڵگەکەی چێڵێ ئەرگومنتێکی نارەکانی ئەم سەرمایە گوزاریە یعنی غاز با بڵێ ئەوەیە کە پارێکی زۆری تێدەچێت کە غاز بکەین و کوردستان بۆ بواری کشتتوکاڵ پێویستی بەو پارە هەیە بەڵام ئێمە پێمان وایە ئەوە پاساوێکی خراپە هەڵەیە بۆ چونکە ئەگەر ئەو سەرمایە گوزارێ بکرێ یعنی غاز بەکاربێ بۆ کارەبا لە جاتی ئەوەی نۆت بەکاربێت پێچووی کارەبا کەمە بێتەوە ئەو پارێت حکوومەت پارەی دەسەکەوت توان لە کشتتوکاڵە سەرفیکە ئەمە دژە بەڵگەیەکی زۆر معقولە و دوانی تر دەنووسیت ئەمش کۆتایەکەیەتی دەبا هەمومان بە یەکەوە فشار لە حکوومەت بکەین ئەم سەرمایە گوزاریە بکە داوا لە زایان داوا لە زاناکان و پسپۆرەکانی بواری وزە دەکەم لێکۆمیۆڵە لەم بابەتەکەن و حکوومەت ئاگادار بکەنەوە لۆ زیاتر دیان و ئەمانە هەمووی درێژی و کورتیەکەی بەپێی هینە بێ مامۆساگیان بەپێی خوێندکارەکانی خۆتە بێ ئاستیان لاوازە ئاستیان بەرزە یعنی زەختیان لێ مەکەن ئەوەنەی ئەوان ئەتوانن بەڵام تر وردە وردە ئەتوانن خۆیان چەندجارێ نووسیان وردە وردە فێرە بن باشە بنەوە بە ئارزووی ئەوان وردە وردە بێتە سەر زەخت لە کەس مەکەن یعنی بزبە بە تۆکەوە بێتەوە دوای بیرڕاکانی ناوشی لەوانەیە هەڵە بێ ڕاست نەبێ گرنگ نییە با بینووسێ چکە مەبەستی ئێمە وێ بتوانێت وتار بنووسێ کە بیرڕاکەی هەڵەیە ڕاستەوە بۆ خۆی ڕاستە بەڕای خۆی ڕاستە قەیچێکە هیچ عیبێکی تیانە کە فێری وتار نووسین بۆ وردە وردەی تر گەشە بۆ بابەتان ئادەین کە چۆن ڕاست بێت وەمانە ئەمە مەتۆدی وتار نووسین پرسیارەکانتان هەڵگن بۆ دای ڕاست و چەپ ئەمە وێنەکەی ڕاست و چەپە ئەمە شەندێ سەر دیمە نەنووسیومە ڕاست و چەپ زۆر کەس داوای کردووە بەڕاستی ئەمە هینە ئەم هینەی ئەوێ کێ نووسەری ئەم وتارەیە بەڕاستی ئەم وتارە من لە کتێبی پەروەردەناسێکی ئەڵمانیە وەرم گرتووە بە سویدی کتێبێکیان نووسیوە پرینسیپێکیان نووسیوە لەسەر ئەم شێوازە دەبێت توشتانە من خۆم گەشەم پێداوە و ئەو هینانم کردوانە لەبەرەوە ئەوەن سەرچاومان دەست ناکە ڕاستەکەی سەرچاوە دەست ناکرێتوانە لەبەرەوەی ئاوها مەتودێک نییە یعنی لەم بابەتە بڵبەت و کابرایان نووسی بێت و من هێ نابێتەوە لەبەرەوە سەرچاوتان دەست ناکرێتوانە دوایش ئەگەر ناوی نووسەرەکەتان بۆ دەنووسم گێرهارد مێردێکشی هەیە بێ کۆشتەنووسن گرد هینەکەشی پاشناوەکەشی ئەمە ناوەکەیەتی لەیەکی لە کتێبەکانیان نووسیوەتی ئەرفێکسیۆنە پێشناوەکەی باشە با بێنە سەر خودی مەتودەکەم ئەم مەتودە زۆر گرنگە دەستکاریەکی عەقڵی خوێندکار ئەکا بە ئاستێکی زۆر زۆر باش بەڕاستی بۆ دیبەیتکردن بۆ توانای ئەگە سەرنج بە ئێمە زۆر جار کار و مناڵی ئێمە ناتوانێت یعنی مناقەشاتێکی دیبەیتێ بکە و مناقەشاتێ بکە ئێمەمانە خوێندکارەکانمان فێر بکەین بۆی گرفتیان نەبێت کە چون مامۆستاکانی زانکۆ ئاسان بێ بۆیان هۆشتانە بەم شێوەیە دروستە بێ من پۆلێکم هەیە 36 خوێندکارم هەیە وەک دەبینن سەیری وێنەکەی خوارەوە بکەن 6 گروپم دروست کردو ABCDF هەر گروپی 6 خوێندکاری تایە باشە پرسیارێک دێتە پاشە باشە گرینگە من 6 باشە نابێت 4 گروپمە بێ دەبێ پۆلەکەت بیچووکە کەیتە 4 گروپەوە باشە ئەی خوێندکاری ترم زیاد بوو بیکەمە 7 گروپ دوو بژاردت لە بەردەمە ئەتوانی بکەیتە 7 گروپ هیچ کێشەیەک نیە بەڵام ئەشتوانی گروپی حوتەم دابشکەی بەسەرم گروپانە واتە ئەندامەکانی هەر گروپێک لەم 6 گروپە گرنگ نییە 4 3 5 2 7 8 هیچ گرنگ نییەوە گروپەکانیش ڕاستەکەی 7 بن یا 8 بن گرنگ نییە بەڵام من بۆ یە کردومەتە 6 چونکە بۆ مناقەشەکان لەسەر وەگەر سەیری وێنەکەی سەسکەن 6 گروپ 6 کەس لێرە هەیە هەر یەکی لە گروپێکەوە دێت ئەبێتە 6 کەس مناقەشەکە خۆشە مامۆسایە لە باشە من 7 گروپم هەیە ئەو کاتە چی بکەم ئەو کاتە ئەمانە ئەم مینانەی خوارەگە بینی ABC نووسە ئەم ئەیە کە زەردە یەکێکە لەم گروپەی ئەیە کە دێت هەموو گروپ یەکێکم بۆ نیرێ ئەگەر 7 گروپمە بوو ئەو کاتە یەکێکی کەشم زیادە بێ ئەم برادەرانە بنە 7 قەیچێکە لایەکە بێتە 3 لایەکە بێتە 4 ئێستا دێمە سەر وردەکاریەکە مامۆستاکان ڕێنمایی ئەوەیان بکەن کە گروپ دروستەکان من زۆر جار کە مامۆستا بووم کاتی خۆی گروپی دروستە کرد نیوەی ساڵ گروپەکەم دانا بۆ نیوەی ساڵی داهاتوو وەرزی دووەم گروپەکەمە گۆڕی خوێندکارەکانم تێکەڵک مامۆستا هەیە ساڵی 3 جارەی کوڕە بە کەیفی خۆی 4 جارەی گۆڕە بابی گۆڕی مهم ئەگەرم گروپانیان حاضر بێت هەر ئیشێکیانە بوو زۆر بە ئاسانی شەکانیان ڕاتەڕێەوە یعنی پێویست ناکە هەمان ڕۆژ گروپ دروستکەن بۆ هەموو ئیشێ نە گروپێ دروستکە 3 مانگیشی پێەکەم دوایەوەی گۆڕە باشە
ئەمیشە بەم شێوەی خوارەوەکەین ئەمیشە بابەتێک هەڵەبژێری لە کتێبەکانت دوو لایەنی هەبێ باشە و خراپەی هەبێ یەکێ دژی بێ یەکێ لەگەڵی ئەو بابەت هەبێ هەشتێک هەڵەبژێری لە کتێبەکە چی هەیە واڵبژێرە شۆڕش دوو شۆڕش هەڵەبژێری یا شۆڕشێکی سەر کشتایی دەڵەبژێری خەڵکێ دژێتی خەڵکەی لەگەڵێتی ئاش بەتاڵ خەڵکێ دژێتی لەگەڵێتی کەیجی خۆتە چی هەڵەبژێری گرنگ ئەوەیە هەندێک خەڵک دژی ئەم بابەتە بێن بە خەڵک لەگەڵ ئەم بابەتە بێت و تۆ خوێندکارەکان گروپەکان هەیە توانین ڕۆژە پێشەوە جا بڵێ کام گروپانە لە دژی ئەم بابەتن کام گروپانە لەگەڵ ئەم بابەتن ئەگەر خوێندکارەکان بە خێرایی خۆیان هەڵیان بژارد زۆر چاکە سێ گروپ بۆ هەڵەبژێرەیە لەگەڵی مامۆسا من سێ گروپش بۆ هەڵەبژێر من دژی ئەو بابەتە لەوانەیە گروپێ لە گروپەکان خۆی بۆ یەکلا نەکرێتەوە من زۆر جار خۆم وام کردووە گروپی ئەم گروپە لەگەڵێتی گروپێک لەگەڵێتی مەسەن ئەی لەگەڵێتی ئەڵێم تۆ ڕای خۆت بگۆڕ تۆ لە دژی بابەتەکە بە بۆ ئەوان تۆ قورسیانی لەگەڵ بابەتەکەی دژی بێ خوێندکار والیەکەی تەسەڵکە من خوێندکاری کۆلی 4 و 5 بنەڕەتی مالێکرۆ دوی خۆی بیرکاتەوە یعنی ئەم ئێستا لەگەڵ هەڵبژاردنە بە پێڵێم تۆ دژی هەڵبژاردن باشە یعنی ئەوە خۆیان هەڵیان بژار خوێندکارەکان زۆر باشە لەگەڵی بێ یا دژی بێ خۆیان هەڵیان نەبژار تۆ وەرە ژوور و هاکاریان بکە و ئەگەر هەر نەبوو گروپێ لە گروپەکان بۆی هەڵسەنگ بێت سەمە 2 بە 4 بن دوو لەگەڵێتی 4 دژێتی یەکێ لە گروپەکان بڵێ کاکە ئێوەش بچنە لای گروپەکەی کە لەبەرەوەی کەمن مناقشەی بابەتی 10 دقەیان بەرێ بابەتەکە هەڵبژاردووە کاکە تۆ خوێندووت چە بابەتەکە یعنی بابەتێکە خوێندووتە ئۆڕەدی خوێندووتە خوێندکارەکان ئەزانن پۆلیمەر و ناپۆلیمەر کانزا و ناکانزا خوێندوویان ئەزانن باشە خراپەکانی چیە باشەکانی چیە بە گروپەکان لەم نمونەی منە 4 گروپ 3 گروپدانە مامۆستا ئێوە ABC لەگەڵ بابەتەکە بن بچن تا دەرسی داهاتوو دەستێکە هەموو شتێک دەرکەن لە ناو کتێبەکە لە شوێنی کەەوە دەریکەن کە ئێوە چیەکەن ئێوە بۆ لەگەڵم بابەتەیە باشە بەڵگەکانی خۆتان بخەنە ڕوو بۆ لەگەڵم بابەتەیە و لە ناو گروپەکەی خۆشتانە ئەمانی ترش کاکە ئێوە بەڵگەکانم بۆ پەیدا بکەن بۆچی دژیان بابەتە لە کتێبەکان عادەتن خۆی نووسرێتیان کتێبەکانی ئێمەوانە بۆ مامۆستا توانێ هاوکاریان کاگەن نەبوو توانێ هاوکاریان کە بەتابەتی لە سەرەتایە هاوکاریان زۆرێ باش ئێستا ڕێکەوتین سێ گروپمە ABC لەگەڵ بابەتەکە DEF دژی ئەم بابەتە مناقشەی خۆیان 10 دقەیان بەرێ کاکە ئێوە دوو ئیشم بۆکەن یەک باسی ئەو بەڵگانەی خۆتان بکە کە بۆچی لەگەڵیت یا بۆچی لە دژی ئەمە یەکەم ئیشەوانێکە دوو هەر گروپێ یەکێکم بۆ دەستنیشان کە بێتە نمایندەی هەر گروپێ یەکێکم بۆ دەستنیشان کە بێتە نمایندەی گروپەکە وەکو سەرۆکی گروپەکە چکە دوایە هەڵەکشێتە سەرەوە دیبێتە بۆ دەکاتوان من تەسەورەکە من خۆم زۆربەی جارەکان 10 دقە 12 دقە بەسم بۆ یعنی بۆ بابەتەکان چکە بابەتەکەشیان خوێندووە بەس ئەینووسنەوە سەر قەڵەمە نووسنەوە بە تایبەتی ئەو کەسە بینوسێتەوە کە ئەبێتە نمایندەی گروپ و ئەچێتە سەرەوە دیبێتەکە باشە مناقشەکەن دقەکانیان تەواو بوو نمایندەکانی گروپ وەرن ABC لەگەڵێتی دانیشیاها بەرامبەر بە یەک دادەنیشن CDF بەرامبەر من لە کوردستان کە دەم کرد تەختەکانم تۆزە کورسی شتەکانم دەجوڵان بۆ ئەوە بەرامبەری یەک دانیشتنەوەنە مناقشەی خۆتان بکەن من پرسیاری یەکەمم دەکرد وەکو مامۆستای پۆل تر من ڕاهێنەرەکان کە لەگەڵ خۆیان مناقشاتیان نەکرد ئەم ئەیوتەوە خراپە و ئەو وەڵامێدا نە مامۆستا و ڕایە تەواو نییە لەبەرەوە تەواو نییە مناقشەیەکی فری مامۆستا حەقی نییە بەسەریانە خۆیان ئیشەکان بکەن خۆیان وەڵامی یەکتری بدەن مامۆستان لە یەک شتێک هاتە دەخڵەکە یەک ئەگەر بێت و کەس قسە نەکات ئەو کاتە خۆت لایەنی لایەک بگرە و وەرە جوور بۆی قسەکان و دبیتەکان جوڵە پێ بکەیت دوو ئەگەر یەکە زۆر قسەی کرد دەتوانانی مامۆستا بیبڕێ بۆی ڕێکەیان و لە هینێکی ئەم بابەتە من تقریبا چارەیە قسەی تیاکەم لە کوردستان شەر چارەیە قسەمان تیا دەکرد تۆ بەکەیفی کۆتە کاتەکان خۆت دابەشی کە کاتت هەیە نیتە چۆنە خۆت دابەشی کە کاتەکە مناقشەکانی بینی ئەم شەش کەسە لەگەڵ و دژ زۆر بە شێوەیەکی ئینسیابی و ئۆتۆماتیکە ڕۆژ بەڕێەوە من پێویستە بوو هیچی تیا بڵێم خۆیان وەڵامی خۆیاندا من ئەمەم پێ باشە ئەو دژی ئەوەستا وەڵامەکان کە تەواو بوو ئەم شەشەی سەرەوە ABCDEF ئەم شەش کەسە مناقشەکانیان تەواو کرد دوای چارەیە بۆ نمونە ئەچنەوە ناو گروپەکانی خۆیان هەر کەس چێتە ناو گروپەکانی خۆیان لێرەیە دوو بژاردت لە بەردەمان مامۆستا توانێ کۆی پۆلەکە بە یەکەوە ئێوە ڕاتان چی بوو یەکی ڕای گۆڕی مەسەن لەوانەیەکی ئەوانەی ڕای لەگەڵ هەڵبژاردن بێ بۆ نمونە
ئاکانی زۆر بەقوت بێ قسەکانی بەقوت بێ ئایا کەس ڕای خۆی گۆڕیوە کام گروپە بەهێز بوون کام گروپە بەهێز نەبوون ئەنی مناقشەیەکیان بابەتانە بکاتوانە هەندێک مامۆستایەوە ناکەم چی دەکا کە چوونە ناو گروپەکانی خۆتان دەڵێ خۆتان لە ناو گروپەکانی خۆتان مناقەشەکەن ئەم شتانە کام گروپە بەهێزە بۆ بەهێزە ڕای کامیان بەهێزە کامیان مناقشەی باشتری کرد ئەتر زۆرێک لە مامۆستاکان لە کۆی هەموو پۆلەکەی کە مناقەشەکە بەیەکەوە دەیکەن کێ بەهێز بوو کێ بەهێز نەبوو کێ باش بوو کێ باش نەبوو هەنێ کەس شێ ناو گروپە بچکۆلەکان ئەویان ئازادی خۆتانە چۆنی دەکەن بە کەیفی خۆتان و بیرت نەچێ ئێمە بەستمان ئێمە ئەوەیە خوێندکار فێری ئەم مناقەش و دیبەیتە بکەین بابەتەکانیان لەوانەیە هەندێک تشتوان هەڵە بێتەوە ینی وەکو مامۆستا عادیە با بڕات با هەڵە بڵێن ینی هیچ کێشەیەک نییە لە داهاتوە خۆیان فێریە بن گرنگ ئەوەی فێری دیبەیتکردن ببین بەستی سەرەکی ئەوەیە کەواتە بە کورتی جاریش کە پێیان دێمەوە پۆلەکەم دابش کردو بە 6 گروپ تۆ بە کەیفی خۆتە بە چەند گروپ دابەشێکەی بۆ نمونە 7 گروپ دابەشێکەی کە 7 گروپت دابش کرد ئەوجان نمایندەی لە هەر گروپێ نمایندەیەکە ڕۆکاتە تۆ 7 کەس دەبێت لەوانەیە ABC لەگەڵی بن بەڵام ئەم گروپەی بەرەوەت کە دژین 4 گروپە 4 بە 3 حوتەکە هیچێکە 4 کەس مناقشە لەگەڵ 3 کەساکە 2 کەس لەگەڵ 3 کەسایکە هیچ گریفت نییە گروپەکان بەس حاڵەتی میسالی من نوام داناوە 6 گروپمە هەیە لە مامۆستا وەری دەگرن لەوانەیە ڕۆژە پێشترش پێیان بڵێن شتەکان دۆزنەوەنە کە باشیەکانی ئەم بابەتە بدۆزنەوە گروپەکانی کە خراپەکانیان بابەتە ببینەوە کات نەپۆل دەقەیانە دەمێت کاکەم و ناقشەکان نمایندەی هەڵبژێرن بۆ خۆتان و مناقشەی بکەن نمایندەکە سەر قەڵەمەکانەوە بۆچی باشە ئەمە 1 2 3 4 5 و گروپەکەی ترش دژیان بابەتێ سەر قەڵەمەکانی خۆیان نووسن ئەم چارەکە تەواو بۆ نمونە کاکەیە لە نمایندەی گروپەکان وەرنە پێشەوە ئەوەی 6 کورسی بەرامبەر یەکم پێداناوە پرسیارێکەکەم کاکە تۆ بۆچی پێت باشە ئەم شتە باشە بۆ پێت باشە بژاردن پۆلیمەر باشە کانزای خراپە بۆچی پێت باشە گاز خراپە بۆ پێت باشە قسە دەکا کە قسە دەکای ترشی ئەوانی کێ خۆیان ئیشەکە خۆیان بەڕێوبن ئەم 6 کەسەیە حوتن سەرێک خۆیان ئیشەکان بەڕێوە بن تەواو بێ تەواو بوون فەرموو مەشێڵن خوێندکارەکان زۆر قسە بکەن چارێکی زۆر زۆرە بەڕاستی دوایەوە دێنە بگەڕێنەوە ناو گروپەکانی خۆتان تەواو بوو چارەکەکەمە وەکوتم زۆرینەی مامۆستاکان وا حەزەکەن لە پۆلەکە هەمووی مناقشەکەن هیچ عیبێکیانێ بچنەرن گروپەکانە فەرموو کام گروپە بەهێز بوو بۆ بەهێز بوو ڕاتان چی بوو کێ باش بوو کێ خراپ بۆمانە مناقشەیەکی کورتی دەدەقەیەکەی تاوانەکە تاو کاتت هەیە تۆ ئەتوێ درێژەی پێ بدەی لەوانی داهاتوو شابیدە هیچ کێشەیەک نییە ئەوش دەبێتەوانە ئەمە ئەم بابەتە ناوچمە سەر یەنەی داهاتوو مۆدیلی بادڵنگ ئەمەش زۆر خەڵک پرسیاری کردووە چکە ناوی هینەکەم نەنووسیوە لەبیرم چۆن ناوی نووسەرەکەی ئەمە کابرایەکی پرۆفسۆرێکی پێشناوەکەشی بنووسم بەڤلی دێڤیانکا ئەمە ناوی هینەکەیەتی ناوی نووسەرەکەیە کابراایەکە لە لینگویستیک و زمانەوە نوشتیوای شەکە لە ئوسترالیایە من تۆزە گۆڕانکارین تیا کرد بۆی بۆ خۆمان ئاسان بێتەوە شتان بەڵام هی ئەوە مەتودەکە و مەتودێکی لە ئەوروپا وڵاتانی باڵێن ڕۆژاوام لە ڕۆژاوای شەکەمانە هەمووی بەکاری دێنێ مامۆساکانی زمان بەکاری دێنن و هەندێک مامۆسایەکەش بەکاری دێنێ کە بینێ پۆلەکەی لاوازن لە نووسینە ئێمە کێشەی سەرەکیمانەیە خەڵکمان خوێندکارمان زۆر لاوازە لە نووسین و شتانەیە ئێستش خەڵکمانێ زانکۆتەوە کە ناتوانێ بوتارێک بنووسێ بۆ هۆکارەکەی خۆی نییە کە خراپەنە فێر نەکراین لە قوتابخانە ئێستا مەتودێکە بۆ ئەوەی خەڵک فێری خوێنەوەری ئەم مەتودە لەوانەیە هەندێک جار دووانە بخایەنێت و ئەوانە گرنگ نییە و هەموو مەتودەکان مامۆستا پێویست ناکات تۆ هەموو ڕۆژێ ئەمە بەکاردێنی نه ئەم مەتودە 2 جار لە ساڵێکا باکە ئەم مەتودە 4 کە 5 جار بەکارێنی خۆشە ئەمە 3 بەکارێنی بە پێی کاتەکانی خۆت بەکاری بێنە گرنگەوەیە وردە فێری بیتۆشتانە باسەکەی من لە خوێندنگەکانی فریا کەوتم لە بەشی دوهۆک و سۆران سەردانی خوێندنگەکان بکەم ڕاستی منداڵەکان با بڵێن خوێندەکان زۆر بە باشی ئیشیان پێ باشە با بێمە سەرەمە
ئەم مێتودە بازنەیە لە 4 قۆناغ پێک دێ. قۆناغی یەکەم کۆکردنەوەی زانیاری، شیکاری دەقێکی ئامادەکرا و 3 نووسینی دەقێکی هاوبەش، 4 نووسینی دەقی سەر بخۆێن، هەر کەس بۆ خۆی بنووسێت. من ئێستا بۆتان باسەکەم، بەس مامۆستای ڕۆژە شتێکی کەوتی مامۆستا من شوێنی 1 و 2 دەگۆڕمەوە. فاین بۆنا خۆی مەتودەکە ئەو هەیە، بەس هیچ لاری لەوە نییە، یعنی ئاو هەبۆت باشە شوێنی 2 یەک بگۆڕەوە. من دێمە سەر نمونەیەکی کۆنکرێتی. ئەم مەتودە پێویست بە گروپ ناکە، مەتودی بازنەی پێویست بە گروپ ناکە، مەتودی وتارنووسینیش پێویست بە گروپ ناکە، بەس مەتودی ڕاست و چەپ پێویست بە گروپەکات، ئەمیش پێویست بە گروپ ناکە. ئێستا دێمە سەرەوەی هەندێک کەس ئەڵێ بە گروپ ئیشی پێ دەکەم، من بە گروپ ئیشی پێ ناکەم. یەک، ئەمانەیە بابەتێک بنووسین لەسەر شاری هەولێر، بۆ نمونە ئەمانەیە لە دەرسی کۆمەڵایەتی لەسەر فیدرالی شتێک بنووسین، ئەمانەیە لە دەرسی شتێکیکە لەسەر شتێکیکەنت بنووسین، بە کەیفی خۆن. باشە، من لەسەر هەولێر ئەمەوێ خوێندکارەکان شت بنووسم، پێیان دەڵێم ڕۆژێ پێشتر هەفتەیە پێشتر بە کەیفی خۆتە کاکە ئێمە بابەتێک نووسین لەسەر هەولێر لە کتێبەکەیە شتی لەسەر هەیە، بەڵام ئێمانەوێ وتار بنووسێ. وەمە بۆ مامۆساکانی زمانی کوردی بە تایبەتی کە زۆر 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 گرنگە بۆ نووسینی کوردی ئەوانش، کاکەمانە شتێ لە هەولێر بنووسین، زانیاری لە ناو کتێبەکەیە هەیە لەسەر هەولێر و لە دەرەوەش زانیاریەیە. بە خوێندکارەکان چی ئەڵێم؟ ئەڵێم کاکە هەر کەسێ بڕۆ زانیاریم بۆ کۆکاتەوە لەسەر هەولێر، ئەمانەیە شتێک بنووسین لەسەر هەولێر. باشە، کۆیەکەنەوە بە شێوەی جیاواز، مامۆستا هاوکاریانەکە، مامۆستاینیانەکە، سمارتفۆنێ هەندێک کەس باشە لە سمارتفۆن. مامۆستا هاوکاریانەکە ئەمە قۆناغە، بەڵام خوێندکار زانیارەکان کۆکاتەوە بەس نازانێ بنووسێت. چی یەکەین؟ دێنە قۆناغی دووەم. لە قۆناغی دووەما چی یەکەین؟ دەقێکی ئامادەکەی، دەقێکم هەیە هاوشێوەی هەولێرە، بەس لەسەر هەولێر نییە، هاوشێوەی ئەنچی لەسەر دهۆکە، لەسەر سلێمانی، لەسەر کەرکووکە، لەسەر شارێکیکە. بەڵام ئەگەر من ئەوان لەسەر شاعرێک بۆم بنووسن، دەقێکی کە دێنمەوە لەسەر شاعری ئەدیبێکیکە، دەقێکی ئامادەکرا. وەکو مامۆستا خۆم ئەتوانم بینووسم، ئەتوانم لە ویکیپیدیا لە ئینتەرنێت پەیاکەم، ئەتوانم لە ناو کتێبەکەی خۆشما هەبێ ئەیهێنم، هیچ مشکلە نییە. لە کتێبی ساڵێکی کۆنتر دواتر لە پۆلێکی بەرزتر هیچ گرنگ نییە، گرنگ وایە دەقەکانش با کورت بێت، مامۆستا بۆی خوێندکار زاڵ بێت بەسەری. ئەو دەقەیان پێ پیشاندا، ئەم دەقە بۆ پیشانەدەم من بۆ ئەوەی بزانێت چۆنی بنووسی، یعنی خوێندکار بزانێ وتار چۆن دەنووسرێت. یعنی من ئێستا دواتر دەقێکی هەولێرتان پێ پیشانەدەم چۆن نووسراوە. مامۆستایەک پێم بڵێ مامۆستا من شوێنی ئەم دوانە گۆڕمەوە، واتە چی؟ واتە یەکەم جار وتارێکیان پیشانەدەم لەسەر هەولێر نووسراوە، وتارەکەی هەولێرم چۆن نووسیوە من؟ هەولێر لەسەرەوە، مەسەڵەن مێژووی هەولێر، جوگرافیای هەولێر، کەسە ناودارەکانی هەولێر یا فڵانی هەولێر، ئەم وتارە وان نووسراوە لە خوار هەر تایتڵێکشەوە کۆمەڵە شت نووسراوە لەسەر هەولێر. ئەڵێ مامۆستا من ئەمە پیشانەدەم یەکەم جار، فاین، هیچ مشکلە نییە. پێیان پیشاندە سەیرێ وتارەکەن سێ چۆن نووسراوە، یەکەم جارەوە، دووەم جار ئەوە، دووەم جار ئەوە نووسراوە، شتێکمێ ئاها بۆم بکەن. بەڵام ئەنجا قۆناغی یەکەم من لەسەر هەولێر ئەمەوێ، من لەسەر ئەم دەقە نامەوێت، دەقەکە لەسەر سلێمانیە، من لەسەر هەولێرەمێ بۆم بنووسم، زانیاریم بۆ کۆکەنەوە لەگەڵ، یعنی ئەم شوێنی ئەم دوانە توانین بە کەیف خۆت بیگۆڕەوە. دوای بەچین لەسەر چی کە دەست پێەکەین؟ ئەمە گروپی پێویست نییە. مامۆستا دێڵە باشە ئێستا شتێکە نووسین لەسەر هەولێر، زانیاریشتان کۆ کردەوە، بەڵام قورسە بۆ یەکێ بینووسێت، وەرە یەکی یەک ڕستەم باتێ. مامۆستا خۆی یا بە یەکێ لە خوێندکارەکان بڵێ بنووسێتەوە، یەکی دێڕێک دەداتە. خوێندکار قورس نییە بۆی یەکی دێڕێک بداتێ، زۆر عادی دێڕێک دەداتێ. هەر خوێندکارێ دێڕێ سەیرەکەی لە خۆی دەقەکە تەواو بوو، تەواو دەقەکە تەواو بوو. من کە لە شکوێ بوو توخوا لە دۆهۆک بوو لەکوێ بوو ئیشم تیا کرد، مامۆستاکان کە بە دوای زانیاریە ئاگەڕان هەمویان مۆبایلیان پێ بوو، تەبەخەن بۆ کار ئاسانی بۆی سوود لە کاتەکە ببینم، وتیان مامۆستا ئێمە ئەم چوارەمان لەسەر مێژووی هەولێر شت کۆکەینەوە، ئەم چوارەمان لەسەر جوگرافیا و چوارەمان وتم قەیچێکە توانن بیکەنیان، یعنی ئەتوانن هەرێکی لە هەر کۆمەڵێک لەسەر شتێک ئەویشە بێت، یعنی هیچ عیبێکی تیان نییە، بەڵام بەبێ گروپ، چونکە مامۆستا تۆزە حەزی لە گروپ نییە، چونکە ئەرکی زۆرە، بەڵام بەبێ گروپش بەڕێوەچێ. کەواتە دەقا بەشەکەمان نووسی لەسەر تەختەکە، لێرەیە زۆر گرنگە مامۆستا ئامانجی ئێمە نووسینە، باشە لەبەرەوە گوێی مەدەنێ ئەگەر ئۆی زۆر قسەم کرد،
لەبەرەوە گوێی مەدەنێ ئەگەر هەڵەیشی کا بوو دەقەکان وەشتانە دوای ئەمەتان کرد ئەم جا لە کاتێکیکەیە دقێک بدە نەخۆتکە بڵێ شتێکمان بۆ بنووسە لەسەر هەولێر دهۆکنا لەسەر کەرکوو بنووسە خۆت بینوسە بە تەنیا ئەو کاتە خوێندکارێ هەڵەیتیا هەیە کەم و کورتیتیا هیچ گرنگ نییە وردە وردە لەگەڵ بابەتەکان ئەسمە سەر ئەمە دقەکەی مۆدیلی بازنەی هەولێرە ئەمە لەسەر قەڵای هەولێرە ئەمە دقە ئامادەکرا ئەمە دقەکەیکە ببینوسین ئەم زەردە ئەمی تر قەڵای ئامێدیە بۆ نمونە دقەکە نووسراوەتەوە هەموو شتەکان نووسراوە ئەمە هەولێرە پێی پیشاندە خوێندکار دێ سەیری ئەماکە سەیریەوەکە لەسەر هەولێر شتێکم بۆ نووسێ ئەمەش تێکستەکەی قەڵای هەولێر و ئەوی تر شۆک خۆیە نووسێ هەڵەی ڕێنووس هەڵەی ڕێزمانی ساڵەکان چی دەکە گرنگ نییە لەسەری مەوەستە زۆر چکە ئامانجتەوە نیە لەوانەیە شتێک دەبن هەڵە بڵێ ساڵەکەی هەڵە بێ هیچ گرنگ نییە بڕۆ لەسەری دوای لە دەرفەتێکی دەیە با مامۆستای کوردی هاوکاری بکە مەتودی ئەسکەلە و مەتودی هاوکاری هاوتەمەنەکان بەیەکەوە بەستمەوە ئەم دوانە بەیەکەوە بەستمەوە بۆچی هەردووچی تەقریبەن هەمان شتە بەڵام لە ئەسکەلە مامۆستا بابەتێک بۆ خوێندکار ڕوونەکاتەوە کە لێ تێنەگەیشتووە لە هاوکاری هاوتەمەنەکان دوو خوێندکار بەیەکەوە یەکێک لە بابەتەکە باشتر تێگە هاوڕێکەی تێناگە بۆ شیەکاتەوە تاقە جیاوازی ئەمەیە بۆ ڤیگۆتسکی کردووە بە دوو مێتود لەبەرەوەی دەرەنجامی جیاوازیە کاریگەری جیاواز بەجێڵێ لەسەر خوێندکار بەڵام بۆ ئێوە وەکو پراکتیک دەیکەن نا مامۆستا خوێندکارێکە مەسەن بابەتێ شەرحەکە خوێندکارە دەست بەرزەکە وەڵام مامۆستا من لەوە تێنەگەیشتم یعنی بۆچی پۆلیمێرەکان ئاوهایە بۆچیەوە مامۆستا چێتە لای سەرنجی سەرکەن تەماشاکەن ئەمە مەتودی ئەسکەلێ من ئێستا بۆ مەلیوانی ڕوونەکەمەوە ئەم بابەتەی بۆ ڕوونەکەمەوە و هەنگاو بە هەنگاو مامۆستا تۆزێ وردە لە هینەکانە ڕوونیەکاتەوە مامۆستا بە خوێندکارێکی ڕۆکاردا لەمە زیاتر نییە لە کتێبەکان یشتی زیاد دەنووساوە کەفی خۆتە سوودی لێبی بەس وا بە ئاسانی ئەم شێوەیە هاوکاری ئەوتەمەنەکان دوو خوێندکارە لە یەکتری تێناگە مەسەلەن سەیری باسکە لە باسکە خوێندکارە نازانێت چۆن تۆپەکە تێکرێ بۆ ناو سەرەوە بیکاتە بۆ هاوڕێیەکی بۆ شیەکاتەوە ئەوا بکە وەرە پێشەوە دووری ئەوە نەبێ ئاوا فڕێدا ئاوا دەست بجە فێرێکە شتێ دروستەکەی لە مەسەن لە تاقیگە شتێکەکە نایزانێ دوو خوێندکار بۆ یەکی ئەوەمە بە بەردەوامی ڕۆدا لە خوێندنگەکانی خۆشمان دایمە خوێندکارەکان بۆ یەکی ڕوونەکەن ئەوتری مامۆستایەکن ئەمە تاقە جیاوازەکەی ئەوەیە بە دەرەنجامەکانی جیاوازە و کاریگەری جیاوازی دواشت کامەوە قسەی لەسەر بکەم ئەمە مەرج نییە بە ساڵەکانی داهاتوو فیدباک دێتاراوە هەموو ئەوانەی لەگەڵ منە خوێندویانە فێری فیدباک بوون چیە چۆن ئەدرێ بەشی یەکەمی کتێبی فیدباک چەندین نمونەیتایە لەسەر فیدباک چۆنە کام کتێبە بەش یەکەمە خوێندنەوە خۆشتان فێرە بن چۆن فیدباک خوێندنەوەوانە و من فیدباکم داوە بە خوێندکارەکە مامۆستاکانی دوای من کە ڕاهێنەرەکانە ڕاهێنەوە طبعا دەرەجەیان داوە لەبەرەوە لەسەر دەرەجەی شەکە من دەرەجە نازانم دابنم هەر بە جدی نازانم داینم لەبەرەوە فیدباکە دەمە جا ئەمان لەبەر چاوتان بێ ئەگەر تۆ ئەیزانی سەی لێ دەرەکەی خراپ نییە دەرەفەتە بوو بە مامۆساکانی ڕووکێتەوە مامۆساوە کافی نییە بڵێ تۆ ئەمە باشە دەستت خۆش بێ بینراوەم کە نە ئەوان نایخوا سێ پرسیاری سەرەکی هەیە کۆتا قسەکان فیدباک چییە هەڵەکان بۆ خوێندکار دەستیشانەکەی بۆ چاک مەکەرەوە بەس پێی پیشاندە چۆن چاکی بکاتەوە ئەگەر خۆی نەیزانی هەڵەکان دەستیشانکە ڕێگەی پێ پیشاندە چۆن چاکی بکەمەوە ئیتر با خۆی چاکی بکاتەوە دوو هەنگاوی داهاتوو چییە باشە من دوایەمە چی بکەم ئەبێ بۆ خوێندکار ڕوون بێ چیەکە سێ ئامانجی کۆتایی چییە باشە من لە کۆتایی دابێت چی ئەم بابەتە بگەمە کوێ ئەم سێشتا لە بابەتی فیدباکە زۆر بە دوودێژی لە 120 پڕەنووسیەوە لەسەری ئەتوانی هەروە بیکەکەت مەجالەتە بوو تا ئەو کاتەی دێتە پێشەوە کە ساڵانی داهاتوو فیدباک دێتە ئاراوە من لێرە کۆتایی بە قسەکانم دێنم و زۆر زۆر سپاس بۆ مامۆستا هیندا زۆر سپاس بۆ ئێوە لە خزمەتە دەستت خۆش بێ مامۆستا فایق زۆر زۆر سپاس دەزانم حەزەکەی زیاتر مناقەشە دروست بێت نەکەر کاتەکە بۆ قسەکردنی جەنابەت بێ بۆیە من سپاست دەکەم کە پابەندی ئەو کاتە بووی کە دانرا نزیکەی 35 خولەکێکە کە بە بەردەوام قسە دەکەی و ئەو تێبینیانە و ئەو شێوازانەی کە بەکاردەهێنرێ ئەو میتۆدانە بەڕاستی میتۆدی نێونەتەوەیین ینی لە وڵاتانیش هەر ئەوانە بەکاردێ بەڵام زۆر گرنگە وەکو خۆت گوتت هەوڵ بدەیت ئەو میتۆدە لەگەڵ کۆنتێکست و لەگەڵ بەستێنی وڵاتەکەی خۆت نەتەوەکەی خۆت تاقخانەکەی خۆت وەزارەتەکەی خۆت بگونجێنی کە ئەوە
ئیشی ئەو مامۆستایانە و ئەو ڕاهێنەرانەیە کە لە جێبەجێکردندا با بڵێن جێبەجێ دەکەن لە ناوەندەکانی خۆیان، بەڵام زۆر زۆر گرنگ بوو کە بە کورتی بە پوختی ئەو میتۆدە پەروەردەیانەی کە زۆر گرنگن دەکرێت بەکار بهێنرێن. وەکو خۆشت گوتت مەرج نییە تۆ هەموو هەفتەیەک لە هەموو وانەیەک هەموو ئەو میتۆدانە تاقی بکەیەوە. دەکرێت لە بابەتێک لە بابەتەکان میتۆدی ئەسکەلا کە سکافۆڵدینگە، دەکرێت بابەتێکی تر میتۆدی دیبیت بێ، بابەتێکی تر ئەوە هەم وا دەکات قوتابیش بێزار نەبێ، هەم مامۆستاش بۆ خۆی بێزار نابێ، درستە. بەڵکو ینی بە بەردەوام هەست بە نوێ بوونەوە و هەست بە نوێکاری دەکات. ئەگەرە تۆ هەموو مانگێک لەسەر یەک بەس میتۆدی ئەسکەلە بەکاربێنی، بەڕاستی ئەوە تووشی بێزاریەک و بێومێدیەک دەبێ، تووشی دووبارە بوونەوە و سوانیش دەبێت. لەبەرەوە دەبێ ئەتۆ ئەو میتۆدا هەڵبژێری کە لەگەڵ بابەتەکە دەگونجێ، ئەو میتۆدە هەڵبژێری کە لەگەڵ فێربوونی فێرخوازەکانیان قوتابیەکانی ناو پۆلەکە دەگونجێ، لەگەڵ ئاستی تەمەنیان لەگەڵ ئاستی تێگەیشتنیان، بەو شێوەیە بەڕای ئێمە هەموو سەرکەوتو بدون. گرنگە ئەوە هەموو مامۆستایەک لە کوردستان یان لە هەر شوێنێکی کارکردنە هەگبەیەکی پێبێ کە ئەو میتۆدانەی تێدا بێ، هەر کاتێک بیاوێ یەک لەوانە دەربخە بۆ ئەوەی بزانێ کامەی دەگونجێ. بە تێپەڕبوونی کاتیش مامۆستاکانش تێدەگەن لە ئاستی قوتابیەکانی خۆیان، تێدەگەن لە ئاستی بابەتەکە، دەزانن بۆ نمونە جارێکیان دیبیتی بەکارێناوە بەڵام ڕەنگە زۆر سەرکەوتو نەبێ، بۆ جارێکی تر بۆ هەمان بابەت بۆ ئەوە بەکار نایێنێ، بەڵکو شتێکی تر بەکاردێنێ. ئەمە لەو قاوغی چەقبەستویە دێنە دەرێکە مامۆستا بۆ ماوەی 10 ساڵ بۆ ماوەی 20 ساڵ هەمان بابەت بە هەمان میتۆد بڵێتەوە، کە ئەوە بەڕاستی نەخۆشیێکی کوشندەیە لە ناو سیستەمی پەروەردەدا. من دەستخۆشیت لێ دەکەم مامۆستا فایق دووبارە سپاست دەکەین بۆ هەم بۆ وتارەکەت، هەم بۆ بابەتەکەت، هەم بۆ ئەو ڤیددیویانەی کە لە سوسیال میدیا بڵاو دەکەین، هەم بۆ کتێبەکانیش ژێمە بەردەستمان کەوتووە، کتێبی زۆر زۆر باشن. ئەبزانم ئەوەی فیدباک ئەوە چاپی دووەمیەتی چەندەمێتی نازم چکە چاپی یەکەمی وان نەبوو، بەڵام دڵنیام مامۆستایانی بەڕێژی زۆر زۆر سوودی لێ وەردەگرن. هیوادارین ئەوانەی دەستیان نەکەوتووە یان مەجالیان نەبووە بیخوێندنەوە و دەستیان پێڕا بکە. من زۆر پرسیار ناکەم مامۆستاگەر شاشەکە دیشمان پێ نەما دەتوانی ستۆپی بکەیت، ستۆپ شێر لە خوارەوە یان بزانە شێرەکە لە خوارەوەیان لەسەرەوە دەردەچێت ئەوە چی سوور دەرچوە ستۆپ شێری زۆر باش ما شێرینم هەیە ستۆپ شێرین دەبێت لە سەرەوە لە شوێنێک دەردەچێت کە شێر کراوە لەسەرەوە شێرم هەیە بەڵام هیچم ناداتێکە ستۆپ بکەم. زۆر باشە چێشن نابێ هەر ئەوە مادەم باشاشەکە دیار ئەو نووسینەی سەرەوە دەتوانی لا بدەی مینیمایزی بکە ئەو با هەر چیاو چۆڵەکە دیار بێت چیا و ئاوەکە دیار بێ و نووسینەی سەر شاشە دیار نەبێت. ئێستا مامۆستا سەنگەر هەوڵ دەدا پرسیارەکان وەربگرێ بەپێی کات هەندێکیش لەوانەی کە دەستیان بەرز دەکەن. مامۆستا سەنگەر فەرموو. سلااوڕێز دکتۆرجان دەست خۆش بێ. سەرەتا بۆ پرسیاران دەست پێ دەکەم کە زوو نووسیستیان لە کۆمنت اینجا ئەوانەی کە دەستیان هەڵبڕیوە جاگەر پرسیارێک وەڵام درایتەوە بە سوپاسەوە گەر ئاماژە پێ بدەن. یەکەم پرسیار دژە ئەرگومنت بۆ هەموو بابەتێکی خوێندن و ئاستی قوتابی و خوێندکار دەگونجێت؟ پرسیارەکان یەک بە یەک بیکەم یەکسەر وەڵامەوە یان چەند پرسیارێک وڵات چەند پرسیارێ بکە حەزەکەی 5 زۆر باشە. ئەوە پرسیاری یەکەم بوو. پرسیاری دووەم ئایا دیبیت بۆ پۆلێک دەبێت هەشت خوێندکار بێت؟ ئەوە پرسیاری دووەمە. پرسیاری سێمیش هەر لە چات بۆکسەکە اینجا دێمەسەرەوانەی کە دەستیان هەڵبریەوە دەڵێت مامۆستای بەرەز میتۆدی ڕاست و چەپ گریمان باگراوندی تیۆری هەیە، ئایا باگراوندی ئەزمموی هەیە لە ناوەندەکانی خوێندن؟ ئەگەر هەیە سەرچاوەکەمان بۆ دابنێ، وەگەر نییە لە ڕووی دیزاینەوە ئاسان دەتوانی میتۆدێک دیزاین بکەین بەڵام نازانین ئەندازەی کاریگەری چەندە کەواتە چۆن دڵنیابین لە گونجاوی؟ ئەوە پرسیاری سێمە. حەزەکەی ئەوانە جوابدەوە اینجا دینە سەر ئەوانەی کە دەستیان هەڵبڕیوە. باش دژە ئەرگومنت بە هەموو بابەتەکان و هەموو پۆلەکان دەبێ ڕاستەکەی زانیتی من لە پۆلی دوی بنەڕەتی شا کردووە
بەڵام طبعا ئاستەکەی تەواو وەکوبتە لە ئامادەیەکانە بیکەیت تۆمانە زربە بۆ هەموو بابەتەکان تقریبان ئەبێ تەسەورەکەم بۆ هەر هەمووی ببێ دائیمە گەک دنیا بابەتمانەیە دژ ئەوە مەرجەکەیەوەیە دژ يعني دژی بابەتێ لەگەڵ بابەتێکە لەبەرەوە يعني تقریبا بۆ هەموو بابەتەکانە بێ هەموو پۆلەکانش ئەبێت بەڵام تۆ سەیری خوێندکارەکانی خۆتکە ئەگەر زانی توانایان نییە زۆر بە سوچی لەگەڵیان نابڕەوە زۆر بە سوچی خۆت نمایشی بکە ئیتر وردە فێرە بنەوەوانە پرسیاری دووەم دیبیت بۆ پۆلی هەشت کەسی ئەبێ توانی 4 گروپ دروستکەیشی 2 کەسی تابێت هیچی ئشکالێکی نیە گروپەکان خۆ دەستیشانیکە کەم زۆر یعنی بە ئارەزوی دڵی خۆت بەرجەکە بۆی بیکەیتوە توانی بیانکەیتە 2 گروپەوە 4 بێت تاش کەس 2 گروپ دوایەوە هەر لە گروپی نمایندەی دەرکە بێتە 2 کەس 2 کەس مناقەشە بۆ بکاتەوە هیچ کێشەیەک نیە لارایە ڕاست و چەپ پۆلەکانی ڕاستەکەی سە لە خوێندەکانی ڕۆژاوا من کەسێرەکە ئەنواع و ئەشکاڵ شت بەکارێنن ئەمەش بەکارێن بەڵێ بەڵام بەم شێوەیە ناکە من دامناوە بە نوعی کە بەکاری هێنوانە وەکوتم ناوی کەسێکی دیاریکراونیە بەس پرینسیپێکی ناوی ئەو پیاوە ئەڵمانیە هەیە کە بە سوودی کتێبەکەی نووس ئەو باس لە مەجای کەیە باسی پرینسیپێکی لەو بابەتاکە بۆ تەرجیعکردنی دەبێت لە بەرخەکە من کردومەتە مەتود و دام ڕشتەوە بۆم زیاد کردووە ناوەکانشم نووسی گەرهارد ئەلفریدسۆنە نووسیەتی بەس لە هیچ کتێبێکە نەمبینیەوە بە تایبەت یعنی باسی ئەوە بکات وەکو مەتود دایبێتە خوارەوە بەڵێ زۆر باشە دەست خۆش مامۆستانی بەڕێز بەو کەسانە دەست پێ دەکەین کە دەستیان هەڵبڕیوە تکایە ناوی خۆتان بنووسن لە ئەوەیە بۆی بتوانین بەناو بانکتان بکەین مامۆستا سەنار شکار فەرموو مامۆستا سەنار شکار فەرموو بەڵێ فەرموو تکایە پرسیارەکەت بکە بەڵێ فەرموو ڕێزە خۆشەویستیمانە بوو مامۆستا فایق هەروە بۆ دکتۆر هیمدادی بەڕێز قوربانی بوو من مامۆستا سەنار شەکر مامۆستای ڕاهێنەرم لە سنووری پەروەردەی مێرگەسوور سەرچاو مامۆستا خۆشحاڵم کە جارێکی تر ئاگامان لە مامۆستا فایق بوو کە لە دەستی ئەو تێر بووینیان دەستیان خۆش بیتن چەند پرسیارێکم هەبوو بێ زەحمەت مەرجە وتارنووسی هەمیشە ئەرگومنت و دژ ئەرگومنتی هەبێ بەڵێ پرسیاری دوێم ڕاست و چەپ بۆ پۆلە بچووکەکان مەسەن پۆلمان هەیە 1 قوتابیە 2 قوتابیە 3 قوتابیە چۆن ناتوانین جێبەجێکەین بەڵێ مدیلی بازنەی بۆ ئامادەی باشتر نییە لە قۆناغی بنەڕەتی بەڵێ ئەگەر بە کورتیش کەمێک مامۆستا سەنار بە هەندێک مامۆستای تریش بەشدار بە 3 پرسیار بەسە با پرسیارەکانی تر بمێنێ باش دەستت خۆش بێ زۆر سپاس سپاس مامۆستا سەنار وەڵام دەمەوێ وەری دەگری سەگەر خۆت بەڕێوە بە بورە مامۆستا حەزەکەی وەڵام دەوە تاوانی باشە بەسەر چاو مامۆستا سەناری خۆشەویست بیرمە دەمو چاوتم بیرە مامۆستا جار مامۆستا مەرجە وتار ئەرگومنت و جەرگومنتی هەبێ یعنی زۆر هەندێک وتار هەیە نەوەڵا پێویست ناکاتوانە بەڵام ئێمە لەبەرەوەی لە شێوازێکی زانستی ڕێک ئەم بابەتە پێت بڵێم لە هەموو ئامادەیەکانی وڵاتە ئەوروپیەکان تقریبا خوێنرێن بابەتە هەمویان ئامادەیەکان خوێنن لە پۆلی دەوە دەیخوێنن هەندێک وتار هەیە لەوانەیە پێویست نکات بەڵام بتە وتارێکی ڕێک و پێک زانستی بکەنی بەڵێ دەبێت ئەرگومنت و دژە ئەرگومنت بۆ وتارەکەت زۆر ڕێک و پێک بێ خەڵکێکی زۆر بیخوێنەوەیەوە دوو ڕاست و چەپ بۆ ئامادەی بۆ سێ خوێندکارە بێتوان نەوەڵا نابێت ڕاست و چەپ زەین چۆنە زۆرتر بێ باشە یعنی بەهینەکان جۆرێکە لە دیبیت نەوەڵا بۆ ئەوە نابێتوانە لە حاڵەتێکە یعنی سەگە بە من بڵێ بیکە 2 خوێندکارشمە بە لەوانەیە بیکەم کاکە تۆ ئەم بابەتە ژێرەکە لەگەڵی تۆ ئەم دژیت شتەکانتم بۆ دروستکە فەرموو لەبەرەکە لەبەر چاو مناقەشەیەکی بکەن و بابەت ئەواشە بێت یعنی بۆ نابێتوانە بازنەی بۆ ئامادەی باشتر نییە دەزانی مامۆستا بازنەی من لە ئامادەی شم پێ کردووە تکم نەم قۆناغەکانی خوێندن کە مامۆستا بوو شم پێ کردووە لە پۆلی 4 و 5 بنەڕەتی شم پێ کردووە لە ئامادەیش ئیشم پێ کردووە بەپێی ئاسی خوێندکارەکان تۆستا توانایان هەیە توانیان نێشێکی بچووکیان پێ توانیان هەیە گەورتر ئەگەر بۆ ئامادەی ئەمە بۆ ئامادەی دانراوە یا بۆ بنەڕەتی ئەم مەتودە لەبەرەوە ئەکرێ بۆ ئامادەیەکان شەکرێ بەڵام
بۆ پۆلەکانی خوارەوە هەستەکەی توانانێت زۆر بچووکی کەرەوە شتەکانت کەم کەرەوە وتارەکان کە نووسن با زۆر نیو لاپەڕەبێ مەسەلا هیچ کێشەیەک نییە لەو شتانەیە بچووکی کەرەوە دەست خۆش مامۆستا سەنە زۆر باشە مامۆستا محەممەد فەرمووتکە یەکسەر پرسیارەکان بکە بۆی هاوکاری بەڕێزانی تریش بکەین ئەوانش بە پرسیارەکانیان ڕابکەن کاتەکەمان دیاریکراوە مامۆستا محەممەد فەرموو تکایە زۆر باشە مامۆستا محەممەد ئەگای لێنی ئەو بەڕێزەی دیکە واز دەکەم مۆبایلەکەی بە ناوی سامسۆنگ بێت تکایە فەرموو عليكم علیکم سلام فەرموو ماما شلوني باش ان شاء الله قوربانی چاوت بووم مامۆستاگیان بەڵێ فەرموو بەڵێ ئەو بەڕێزە کە مۆبایلەکەی بە ناوی سامسۆن کە مایکەکەت کرایەوە تکایە فەرموو بۆی کاتەکەمان بە فیڕۆ نەچێت تکایە مامۆستاگیان شەوت باش دەستخۆشی لە بەڕێز مامۆستا فایق دەکەین بۆ ڕوونکردنەوەکانی وەسڵاو و ڕێزمێ بۆ سەرجە مامۆسایانی ڕاهێنەر من پرسیارێکمێ مامۆستا فایقی بەڕێز لەوانەیە پرسیاری زۆربەی ڕاهێنەران بێت کاتێک بابەتێک دەکرێت بە زانست و لە سیستەمی پەروەردەی ئەو کۆمەڵگەی ئەو حکومەتە قەراری لێدرێ بچێتە ناو ناوەندەکانی خوێندن بە بڕوای من پێویستە بە ستاندار بکرێ باشە ئێستا چۆن هەموو وانەکانی خوێندن هەموو بابەتەکانی خوێندن بۆ نمونە لە زاخۆ هەتاوەکو خانەقین یەک کتێبە یەک وانەیە یەک بابەت تاچێتە ناو ناوەندەکانی خوێندن بە بڕوای من ئەم میتۆدانە کە ئێمە لە جەنابتە وەرمان نەگرتەوە تەمان من مامۆسای ڕاهێنەرم لە سنووری پەروەردەی دووکان سەرڕاهێنانی سلێمانیم باشە هەر یەکە و جیاوازی هەبێت لە میتۆدەکان ئەو میتۆدەی لەوانەیە من کە بە قەناعەت و بڕوای خۆم دایانم یا لەو مامۆستا ڕاهێنەرە وەرم گرتووە جیاواز بێ لەو میتۆدەی کە مامۆسایەکی ڕاهێنەری تر لە دڵۆگیان دایانێت باشە ڕاست ئەکرێت بە دیزاینێکی راری لێ بدەن هەم بە سلاید هەم بە باگراوندی سلایدەکان هەم نووسینی چونکە هەمووی تەسیری هەیە لەسەر مامۆستایان هەمووی کاریگەری هەیە لەسەر بۆ نمونە وەرگرتن و دەرون و هەموو شتێکی مامۆستایان دەکرێت لە دهۆکەوە هەتاوە لە زاخۆ تاوەکو خانەقین هەمومان بەڵە مامۆستا گیان تەواو لە دهۆک هەمومان یەک جۆر میتۆد بڵێن دەست خۆش بێگەی مامۆستا ئیسماعیل فەرموو پرسیارێکی دیکە وەربگرین مامۆستا ئیسماعیل کوردستانی فەرموو تکایە مامۆستا ئیسماعیل فەرموو مامۆستا لەیلان تاوەکو مامۆستا ئیسماعیل مایکەی دەکاتەوە مامۆستا لەیلان تکایە فەرموو السلام عليكم مامۆستا گیان قوربانی تۆ مامۆستا گیان فەرموو گیان پێ خۆشحال من مامۆستا فایق دیتینا دیسەڤە قوربانی تۆ گەلێک سپاس مامۆستا محەممەد یوسفم لە پەروەردەی زاخۆ چاو زاخۆلی چاو منی مامۆستا فایق مامۆستا گیان والله هیچ مشکلێک بمەچێکریە فەرموو خودی ڕاست و چەپ خوزی نەتێدا نەبا ئێک یا دوێ ڕاست و چەپ باشە ناوێ عەرەبی بگین چی یەمین یەسار اوكي أنا بله وەک دیژی ئەو ڕاست و چەپ نزانم حتا چ ڕادەدێ بوو بنەرەت دێتە بکارینانێ ئانەمشێن کار بینین زۆر سپاس مامۆستا دەست خۆش بێ مامۆستا فایق پرسیارێکی دیکە وەردەگرین اینجا ئینشەڵڵا مامۆستا ئیسماعیل فەرموو سلااو ڕێز مامۆستا ئیسماعیل ڕاهێنەرە پەروەردە قەزا ئامێدیێ مامۆستا فایق باشی هەر ساغ بێ مامۆستا پرسیارێت مە هەمی دێر سەر میتودا ڕاست و چەپ بن ڕاستیا میتودا ڕاست و چەپ ئەم ژێت ڕاست و چەپ کرین مامۆستا ئەگەر پشەی ناوێوێ زانستی بوومە پڕیساڵێ بنویسەت خارێ میتودا ڕاست و چەپ ناوێوێ زانستی کاپ ئینگلیزی چ نافەیە کو ئەم پشەین بخۆ سێرجێکی بکەیت لێ گەریانەکێ بکەیت ئەvە یەک مامۆستا میتودا وانەگونا قوتابیان ئەگەر بۆ ئامادەیی ئەف ساڵا کرد باتێدا گەلە باشتر بووش میتودا ڕاست و چەپ ji ber ku qutabiyên me gelek çin dil amadeyê derbas bin çine peymangeha û çine zankuya heta nûke cireta xifnênîne cireta derbirînê ne eger cihêvê mîtûda wane gotna qutabiya ba
بڕای من دەگەلێک باشتر بیتن بێ میتودا ڕاست و چەپ یا ڕێز و باش سڵاوات بە مامۆستایەجا قوربانی تۆ بم ساز جانی من فەرموو مامۆستا پرسیارەکەت. قوربات ئای حەزمە کرد بچمە ئامێدیش وانیان پێ بڵێمەوە بەڵام کاتەکەم تەواو بەداخەوە کاک محەممەد وازان پرسیاری کە بیکەی بە ستاندارد تۆش ئازانم ئێمە لە وڵاتانی دواکەوتەوە دایمە زۆرمان حەز لە شتی ستانداردە سیستمەکان وا بەڕێوە دەچێت یعنی مەبەستم شتێکی خراپ نییە بە سیستمەکە وا فێرکراین بەڵام ئەگەر بکرێ بە ستاندارد و بەهینێک و چاپ کرێ جگە لەو کتێبەی من کە هەیە شتێکی باشە لە جیهانی ڕۆژاوای سەر دکتۆر هیندا دەزانێ و جیهانی وڵاتانی پێشکەوتوو دایمە زۆر ستاندارد نییە بۆ بەجیان هێشتووە مامۆستاکان خەڵک خۆی داهێنانی تیا بکە گۆڕانکاری تیا بکە ئەبێتەوە بەڵام لێم بپرسی ئەگەر بێ بە ستاندارد شتێکی زۆر تەبیعی شتێکی زۆر باشی شاگەر وەزارەت بیکات یا بیکاتە ستاندارد بۆی هەمووتان لەسەری بڕۆن شتێکی باشە خراپ نییە. کاک اسماعیلی بەڕێز ناوی ڕاست و چەپ بە زانستی چییە؟ ناوی نییە یعنی من پێم وتی ئێستا گەرهارد کە نووسەکەی نووسیوە و ژنە باسی پرینسیپێکی ئاوا دەکا کە لە بابەتی ئەوەی کە چەند گرنگە ئەم مەسەلەی ئەم دبیتانە و کاریگەریە لە سەر خوێندکارەوانە ناوی نەناوە یعنی ئەو ناوی نەناوە من ناوم ناوە ڕاست و چەپوانە بە کوردی ناوم ناوە ڕاست و چەپ ئەکرێت بە عەرەبی فاری ناوی چ کەشی لێ بینی کێشەیەک من کێشەم نییە لەگەڵەوەیە بەس من بۆ کوردستانم کردووە ناوم ناوە ڕاستویە دوولات دوو تەرەف یعنی بە کەیفی خۆتوانە دوای ئەم مێتودە بۆ ئەو مێتودە بۆ کام قۆناغ بەکە ڕاستەکەی و من بڕیارم نەداوە یعنی حەزەکەمەوە بزانن وەزارەت خۆی بڕیاری داوە من بڕیاردەم لەوانەیە شێوازێکی کە بڕیاردەموانە بەڵامی تر ئەوان خۆیان بڕیارەدە دوا پرسیار کە گەیلان کاگەیلان بوازان پرسیاری کرد بە عەرەبی چی پێڵێن و بۆ کام قۆناغ باشە و باش نیەوانە کاک اسماعیل پرسیاری ئەوەی کرد ڕاست و چەپ بەزار بە ئینگلیزی ناوێکی زانستی چییە ئەو شتانە بەڕاستی وەکوتم ناوی نییە ئەم ناوە ناوی خۆم ناوم ناوەوانە چکە کەس ناوی نەناوە لەوانەیە لە داهاتوە کتێبە ببینەوەی کەشتێکی بنووسێت و بەنەوەیکی کە گەشەی پێ بدات و ئەوانە بەڵام تا ئێستا خۆم هیچم نەدیوە لەو بابەتەیە خۆم دام ڕشتۆتەوە سپاس. بەڵێ مامۆستا بەرەز ئاسایی ئەگەر بەردەوام بینەوە بزانم ساعتێکمان تێپەڕاوە کۆمەڵە پرسیارمان هەیە چووکە فەرموو مامۆستا عەبدوڵڵا فەرموو پرسیارەکەت بکەت کە سوود لە کات ببینە مامۆستا عەبدوڵڵا فەرموو. بەڵێ زۆر باشە وەڵی تۆزە کاتم دەوێت چکە چەند پرسیارێکم لای خۆم نووسیوە بە کورتی سوپاس دەکەم مامۆستا فایق سوپاس بۆ ڕوونکردنەوەی ئەو باسانە دەست خۆش بێ و پێم وایە چەند دارێک بەریەکەوتوین من چەند پرسیارێکم هەیە مامۆستا فایق پرسیارم وایە بەر لەوەی ئێمە باس لە مێتۆد و کۆمەڵێک لەو شتانە بکەین جەنابەت لە دەرەوە دەژێ ینی کۆمەڵە شتی دیکە گرنگترە پێش مێتۆدەکان بەنە سیاسەتی فێرکاری زۆر گرنگە ئایا سیاسەتی فێرکاری کوردستان با بڵێن چییە دەیەوێت فێرخواست فێری چ بکە و منهەج چییە کریکولەم چییە ئەو باسانە چەندە گرنگن یان ئەو باسانە چەندەکەونە پێش مێتۆدەوە ئایا مێتۆد هەموو شتێک کە ئێمە پێوەی پابند بین و پێمان وابێت کە مێتۆدەکان شتێکی ڕێکوپێکمان گوتەوە کەواتە هەموو شتێک لە جێ خۆیەتی چونکە لێرە منهەج وەکو باسێکی زۆر پێویستمان ڕەنگە کەم هەم مامۆستا دەرەقەتی ئەوە نییە کە بڕوانگەیەکی ڕەخنەگرانە و لە منهەج بڕوانێ زۆر زیاد بڵێ شتە ڕاستیەکە ئەوەیە بەڵام منهەج ئاوا دەڵێت تۆ سبینێکە پرسیار هاتەوە پێوەکە بیکە بەڵێ مامۆستا بەس تۆزێک بە خێرایی زۆر باشە مامۆستا ئەوەی کە پەیوەندی بە مێتۆدی گوتارنووسینەوە هەیە ئەمن پێم وایە بەر لە ئەوەی کە بە مامۆستایان بڵێن دەبێت گوتار چۆن بنووسرێ زۆر گرنگە گرنگی گوتارنووسین بۆ مامۆستا ڕوون بێ سپێنێ و ڕاهێنەرانە بە مامۆستایان دەڵێن ئایا گرنگی و گوتارە لە سدا ڕەنگە مامۆستا وەک شتێک لەسەر شانی بڵێ باشە بۆ سفێری فێرخواست بکەم بۆ زۆر گرنگە جەنابەت هەر کەسێک کە دەرس بە ڕاهێنەران دەڵێ ئەو باسە لەبەر چاو بێ بۆچی گوتار گرنگە اینجا ئایا بەر لە نووسینی گوتار یعنی فێرخواز نابێت فێر بکرێت کە چۆن بەڵگە بێنێتەوە چۆن بیرکردنەوە ڕەخنەگرانی هەبێ چۆن بتوانێت ئەرگومنت بێنێتەوە ئایا یعنی ئایا باسەکە بە تەکنیکی دەبێت ببینین ئێمەیان بەر لە تەکنیکیەکە کۆمەڵە باسی زانیار و معریفە گرنگە نامێ زۆر کات بگرم یەک دوو پرسیاری دیکە ئەو بابەتانی باسکردن مامۆستا فایق زیاتر باسی ئەرگومنت سازی و ئەرگومنت و دژە ئەرگومنت و لە کۆی ئەو باسانەدا هەست دەکەم زیاتر بۆ بابەتە جوواچیەکان دەست دەدەن بۆ بابەتە کۆمەڵاتیەکان بۆ باسە زانستیەکانی ئەوەی کە صرف با بڵێن پەتی وەکو بیرکارین و وەکو فیزیان کۆمەڵک معادلەن هەست دەکەم بۆ ئەوانە تۆزێک سەخت بێ یەکشتێکم بێ مامۆستا ببوورە یەک خەڵکێکی زۆر لەسەر خەتت تکایە بەس پرسیارەکە بکە سپاس دەکەین بڵێ باش
مامۆستا ئەو گرنگی ئەو شتانە زۆر گرنگ و بۆ ڕاهێنەران باز بکرێ. باسێکی مامۆستا لە چەمکدا من زۆرێک لە کتێبەکانی زێناوتم خوێندوتەوە هەوڵەکان زۆر گرنگم، بەڵام یەک شت لە چەمکدا پێم وا دەکرێت تۆزی خۆماندووکردنی تێداوەن هاوتەمەن ئەو کەسانن کە هەمان تەمەنیان هەیە بەس لە پۆلێکدا ڕەنگە دوو کەس هیچیان 10 ساڵ بێشیان 8 ساڵ لە هەمان قۆناغدابن هاوتەمەن نین ئەوە هەواڵکردە زۆر سپاس. دەست خۆش بێ مامۆستا. مامۆستا تارە فەرموو تکایە مامۆستا تارە بە کورتی فەرموو. بەڵێ بەڵێ مامۆستا بەڵێ فەرموو. مامۆستا گیان هێوارتان باش، خۆشحاڵم مامۆستا قەبین و مامۆستا گیان لێرەوە جۆم لە ناوەکەت نەبوو ببوورە. تارا قادر. تارا قادر سەر چاو تارە گیان. مامۆستا گیان باشی؟ قوربانی تۆ. لێرەوە تا شوێنەکەی خۆت سڵاوم هەیە بۆت. ڕاستێکی بیرمە کردی هەر یانی مشتاقم بۆ بینینە. سپاسەکەم ئوستازی عزیز. منەمێ بابە پەلا دوو پرسیارم هەیە کەمیان لەسەر میتۆدی وتارنووسینەکە. بۆچی ئێمە یەکسەر بەڕێز فەرموود یەکەم ناونیشان، دووەم پێشەکێکی 3 بۆ 5 دێڕی، چوارەم سێمە چینە سەر ئەرگومنت و چوارەم دژارگومنت و پێنجەم کۆتایی. پێم وابێت بە بۆچوونی من لە دوای پێشەکەکە کورتە باسێکی ئەو بابەتە بنووسین باش نییە پاشان بینە سەر ئەرگومنت و دژارگومنت. من لێرەیە شتێکی ترم هەیە، پرسیارێکەکەم باشە بۆچی بڵێن ئەرگومنت و دژارگومنت، بۆ نەڵێن سوودەکانی ئەم شتێک کە باسیەکەین و لەگەڵ زیانەکانی، چونکە تا ئێستاش لام وابێ مامۆستانی ئێمە لە مەلەلێکان لە وشەی ئەرگومنت لە نێوان گفتوگۆ و بەڵگەدا، یعنی زۆر جار ئەرگومنتەکەیان بۆ یەکلا نابێتەوە بەتەواتی ینی بەڵگەیە یاخود بەتەواتی ینی مناقەشە و گفتوگۆیە. ئەمە وەکو وتارنووسین. میتۆدی ڕاست و چەپەکەش یەک بۆچوونێکم هەیە. لەو میتۆدی ڕاست و چەپە ئێمە بۆچی یەکسەر خوێندکاران نەکەین لەسەر بابەتێک کە قساکە مامۆستا یاخود خوێندکاران قساکەن بابەتەکە شەرحەکەن بۆ یەکسەر نایانکەین بە دوو گروپەوە، ئایا کێ لەگەڵ ئەم بۆچوونایە کێ لەگەڵ ئەم بۆچوونیان نیە، چونکە پێم وایە دروستکردنی ئەو چەند گروپە ڕاستیەکەی کاتێکی زۆرە با پەشێویەک یاخود باڵین فەوزایەک لەوانەیە دروست بێت یان بۆ کۆنتڕۆڵکردنی ژیان لەلایەن مامۆستاوە تۆزێ گرانتر بێ. ئەگەر ئێمە هەر بڵین کێ لەگەڵ ینی بیانکەین بە دوو گروپەوە، گروپی لەگەڵ بابەتەکە گروپی دژە بابەتەکە، ئەو کاتە ئەو گروپی کە لەگەڵا چەند کەسێک دەستنیشانەکەین لەملا چەند کەسێکی لە گروپی ئەوەی کە دژی بابەتەکەیە بێنە پێشەوە دیبیتەکە بکەن. مەسەلەن لێرە دەست خۆش بێ. پرسیاری تر ماوە تەواو مامۆستاگیان دەستان خۆش بێ. مامۆستا عەلی فەرموو تکایە یەک پرسیاری دیکەوە لەگەڵ مامۆستا عەلی. باش مامۆستا عەلی فەرموو تکایە. بەڵێ دکتۆر دەستخۆشی بۆ وتەکانت وەڵایی تێبنیەک و پرسیارێکمە عەزیز نەبە کاکتۆر. قوربانی تۆم. چاوەکەمی کاکتۆر من پێشتر لە مەشق ڕاهێنام مەسەن ئێستا لە ناوەندەکانی پەروەردەی مامۆستام پرسیارێکم تایبەت بوو بە ئەرگومنت و دژارگومنت. ئەمە تا چەند لەگەڵ بابەتە ئاینیەکانە گونجێ ڕەنگە زۆربەی لەگەڵی بە کەس دژی نەبێ، ئایا لەمە توانی جێبەجێکرێ؟ خاڵی دووەمی بۆ تەواوی ئەو میتۆدانی کە جەنابیان لە میتۆد ڕێگاکانی وانەوتنەوەیە کردوێتی بە چەند بەرگێک کە من هەمویانم خوێندوتەوە، لەگەڵ پرۆگرامەکان ئێمە بەرکەوتنێکی هاودژی هەیە بە تایبەتی لە پۆلی 9 و پۆلی 12 کە مامۆستان ناتوانن پیادەی بکەن. ئایا چی کراوە بۆی کە پرۆگرامەکان بە جۆرێک بن لەگەڵ ئەم میتۆدانە مامۆستا بتوانێت جێبەجێکە؟ یعنی مێتودەکان هاودژە لەگەڵ پرۆگرامەکانە؟ نا زۆری پرۆگرامەکان دەرفەتی ئەوەی نەداوە ئەو میتۆدانە جێبەجێکرێ. مەبەستەکەم لەوەیە. تێگەیشتم. ئێستا پۆلی 12 کتێبەکە مەحدودە 12 بەندە 10 بەندە بە مامۆستا تەواویکە، ڕەنگە دەرفەتی ئەم گفتوگۆ و ئەم گروپ دروستکردن و ئەم بەڵگەهێنانە و دژە بەڵگانی نەبێ. مەبەستەکەم لەوەیە چی کراوە بۆی کە ئەمە کاراسانی بکرێت بۆی بتوانێتەوە جێبەجێ بکرێن. زۆر باش دەستە خۆش بێ. لە کاک مامۆستا وەڵام بەمەوە عەزیز بچێشی مامۆستا وەڵام کۆمەڵێکی دیکەمان مایە پرسیار فەرموو. باش باشە کاک عەبدوڵڵا سەر چوار پرسیاری کردە شتی گرنگتر نییە لە مەتوو بابەتی گرنگترمانێ بابەتی گرنگ زۆرە تابعانە ئەو شتانە ئێمە وەزارەت دەستی بۆم بابەتەوە یەک شتێکەوە لە مامۆستا دیداکتیک 170 پرۆسەی پەروەردە پێکێنێ تۆ لە دیداکتیکێکی زۆر باشتەوە ئەمە قسەی من نییە تەبعان قسەی جیهانە دیداکتیکێکی زۆر باشتە بوو لە زۆر لاوە خوێندکار پێشێت نەقمە سەر پرۆگرام حەمسە عەقڵی خوێندکارەوە هەیە لەبەرەوە ئەمە کەیە بەڵێ بابەتی گرنگتریش هەیە با وەزارەت
بیکات و خەڵکی بۆ پیاکات وتارنووسین گرنگی ئەوە باشترنی ڕوونیکەینەوە گرنگی وتار چێشتانە بەرەوڵا بیکە وەکو مامۆستا گەرەزانی بیکە لە کتێبی پۆلی 12 وتم ینی ئاماژە کراوە وتار چیە و چۆنە و چۆن چۆنی شتانە بەڵام من ئەم مەتودە تایبەتە بۆی چۆن وتار بنووسین من ئەمە خەڵک فێری وتارنووسین بێ خوێندکارمان فێری وتارنووسین بێتوانە بەڵام شتەکانی کە ڕوونەکرێتەوە بۆ مامۆستاکان کاتتان هەیە ئەوش باشە مامۆستاکان خۆشیان یەکدیناشتە زاننەوانە ئەرگومنت ئەزای چۆنە ئەرگومنت بە مانای تقریبا بە نزیکەی بەڵگاگرێتەوە بەڵام ئەگەر شی بکەمەوە بۆتان لە شوێنێکە تۆزێ لە بەڵگەش گەورەترە بۆی ئەرگومنتم بەکارهێناوە و بەڵگەم بەکارهێناوە ڕاستەکەی هینەکەی ئەوەیە بەڵام تۆ توانی بەڵگە بەکاربێنی هیچ کێشەیەکی نیە تەنها بۆ بابەتە زانستیەکان بە وەڵای ڕاستەکەی مەتودانە من دوای هەموو خولێک تقریبا لەگەڵ مامۆستاکان ڕاهێنەکان قسەم کردووە کاکە ئەم مەتودە بۆ چۆ دەبێت یەکێت بۆ زانستە بێت یەکێت بۆ فیزیا بێت لەگەڵ هەموویانە قسەم کردووە تقریبا مەتودەکان هەمووی بۆ هەموو بابەتەکانە بێ لەوانەیە لە شوێنێکا وەرزش مەسەلەن هەنێ شت نەتوانێت ئەو کاتە مامۆستا توانێت شتێکی تر بێنێتارە مثلا دەرسێ قەرز کات لەسەر ئۆلۆمپیاد باشە خراپە مەسەلەن فڵان باش ینی بابەتی تر بێن پێشەوە تۆ وەرزشی تر لە دەرەوەی بابەتەکە بێشتانە وەزنکانان خۆتزانی وەرزش ناکرێت لەبەر ئاو هەوانێ جار ئەتوانێت وانانە تەرخانکە بوانە من پێم وایە بۆ هەموو وانەکانە بێ بەسەپانەوە و نۆنەوە و هەشت یان بۆ هەموو وانەکانە بێ بابەتە زانستەکان هەر زۆر باشە بابەت ئەدەبیەکان زۆر باشە کۆمەڵایەتی زۆر باشە ئەمەی کە ناوی بنین هاوتەمەن ڕاستەکەی مامۆستا من بۆیە ناو ناوتەن لەبەروی لە خۆی وەرنگرۆ پیلێنێ گوتسکی ئەوەی بەکارهێنانەوە ئەسلەکەی خۆین بەکارهێناوە بەڵام بۆیە وتم ئێوە حڕیەتتان هەیە تۆزێ فراوانتر بیکەنەوە لە دەرەوەی سنووقەکە بیکەنەوە بەڵێ دوو خوێندکارە بێ لە پۆلی جیاواز بێ ئێستا مەسەن ئەڵێ لە هاوکاری هاوتەمەنەکان مەرجە دوو خوێندکاری هاوتە نامەرجێ لەموە لەوانەیەکێ ساڵێک گەورەتر بێ یەکێ هاوڕێیەکی لەوێکی گەورەترە دیگۆچکی زانی چێڵێ ئەڵێ دوو کەس تاتە لە ئەسکەلەشە ئەڵێ یەشێکیان ئاستی بەرزتر بێ لەوی تر لەم بابەتەیە بە تەحلیل مەژنی مامۆستا بێ مەژنی مامۆست بەڵام ئێمە مامۆستامان هەیە بۆیە باسێکەم لەوانەیە یەشێکیکە بێت باوکی بێ مەسەن بۆی بکات باوکی دەتوانێت بەکاری بێنێ باشە یعنی بەو شێوەیە یعنی فزێ بێ کراو بین لە بەرامبەرمە وتارنووسین تارایان کورت باشتر نییە کورتە باسێک لەسەر بابەتە ئەگەر دەزانی کورتە باسێک بنووسی دوایەوە بێتە سەر مێتودەکە بیکە هیچ کێشەیەکی لا نییە بەڵام من ئیش لەسەر مێتود دەکەم ینی مەسودی دیداکتیکی ئیشەکەم من ئیش لە بەشی کتی پرۆگرامەکانە ناکەم لە جاتی ئەرگومنت باشە و خراپە بنووسین باشە شتان ئەزانی ئەتوانی لە جاتی بەڵگە و دژە بەڵگە بەکاربێنی ئەشوانی پێیان بڵێ بەڵگە یعنی باشەکان و خراپەکان یعنی من هەوڵ دەم دایمە کە شتێکە نووسم لە سەرچاوە سەرێکیەکانە وەری ئێستا عەرەبەکان زۆر شتە گۆڕن یعنی سەرنجم داوە زۆر شتە گۆڕم لەگەڵ ئەو گۆڕانکارییان نیم یعنی ئارزوی خۆیان شتە گۆڕن لەبەرەوە من پێم وایە بکێ بەڵام بۆ خوێندکاری ڕوونکەرەوە چەند کیشی تازەش فێر بێ مامۆستا بەڵگە فێرە بێ ئەرگومنت فێرە بێ و بڵێ باشە و خراپە هیچ کێشەیەکی نییە ڕاست و چەپ بۆ دوو گروپ باشە تۆ پۆلەکە بکەیتە دوو گروپی گەورە زانی بۆچی من حەزەوە ناکەم هەدەفی ئەمە ئەوەیە خوێندکارەکان بە گروپ گفتوگۆ بکەن بۆیە کردم بە 6 گروپەوە هەر یەکی ناوگرت بەڵام تۆ وەختە پۆلەکە بکەیت بە دوو گروپەوە ڕەنگە بوارێکی زۆرت نەبێ هەموو کەس قسە بکاتوانە خوێندکار ناو گروپ ناو خۆیان ڕەنگە جۆری قسە بکەن لە بەردەم مامۆستا جۆری قسە بکەنوانە جارێ لە جارەکانش تاقیکەیتەوە هیچ مشکلەی نییە بەڵام بۆیە ئەمە وا لێ کرد لەبەر ئەوە وە لە کۆتاقۆنا غاتوانی تۆ مناقەشەکان بکەیتە پۆلی گەورە کە دیبیتەکە تەواو بۆ 6 کەسە بکەیتە پۆلیشی گەورە بیکەیت کاک عەلی بۆ ئاین دەبێ ئەرە وەڵڵا کاک عەلی بۆ ئاینش دەبێ ڕاست و چەپ نەبێتە یەک دیناشتمانێ لە ئاین تۆ بەس بیر لە بابەتە سەوابیتەکان مەکەرەوە مامۆستا عەلی جان بیرزان لە چی بکەرەوە بابەتە موراڵەکان بکەرەوە یعنی ئاین بەشێکی گەورەی ئاین موراڵە باشە ڕاستەیە هەڵەیە یەک دیناشت هەیە مەسەن ڕاستەیە هەڵەیە لە ئاینشا ئەتوانی بەکاری بێنێ من بۆ خۆم بەکارم هێناوە لە مەسەلەی مناڵبوونا بەکارم هێناوە لە مەسەلەی شتیکە یعنی هەندێک چیرۆکم نووسیۆتۆ بابەتی موراڵە لەسەر ئاین قساکاتوانە سەکاتە نییە بەڕاستی بەڵێ بە سەوابتەکان لا بدەک ڕاستەکەی قسەکەی تۆیە ناتوانین بڵێ ئەوە هەڵێ ئاەتێ ناین تۆمە هەڵەیە نا بابەتە موراڵەکان کە لەناو کۆمەلگایە هەیە ئێستا مەسەلەن لەناو کۆمەلگایە زۆر شتمانەیە خەڵک کاغذ فڕێداتاونە ئایا ڕاستەیە هەڵەیە مەسەن لە ڕوانگەی هەر شتێکی کە لە کۆمەلگایە هەمانە باوە و بەخراپی ئەزانین ئێمە کتێبەکە هەڵبژێ لەگەڵ پرۆگرامەکان دەکرێت کتێبی دیداکتیک کاودش نەکاودش
بەڵام پرۆگرامەکان ڕێک نەخراوە بۆ ئەم مەتودانە و من لەوێژ بووم باسی ئەوە کرد زۆر گرنگە لە کتێبەکانی خوێندندا کاراسانیەک بکەین لەگەڵ بابەتەکانە باسکەن ئەم مێتودە و ئەم مێتودە و ئەم مێتودەش بۆ ئەم بابەتە بێ بۆی کاراسانیە بکە ئەوەیشی وەزارەتی پەروەردەیە دەتوانێت بی کە هاودژ نییە بەڵام دەتوانین ڕێکی خێن بێکەوە بکەینوانە لەوانەیە تۆ بڵێ ئەم مێتودە بۆ بابەتە باشە من بڵێم نەوەڵا بە کەڵک نایە جا ڕاستەکەەوە بێ ڕێکی خێن وەزارەت ڕێکی خاتە دواشتەوەیە پرۆگرامەکان جێگای مێتود پرۆگرامەکان جێگای مێتودانی تیا نابێتەوە تیا بێتەوە ئەم نەئەوی ترێتە من هەنێجار ناچار بووم بابەتێکی تر بێنەوە خۆی دوانەیەکە بابەت هێنمەوە لە دەرەوەی بابەتەکە ناو منهەجیشانیە خوێندکارەکان ئەیزانن حەزیان لێتی چل دقە مناقشەیەکەم کێشەیەک نییە بەڵام من پێم وایە زۆربەی بابەتەکان زۆربەی ناڵێم هەمووی شوێنی تا دەبێتەوە زۆر سپاس دەست خۆش بێ مامۆستای بەڕێز تکای مامۆستانی بەرز با پرسیارەکانتان بە کورتی بێ مامۆستا کارزان فەرموو تکایە مامۆستا کارزان فەرموو بەڵێ مامۆستا جان شەو تا باش شاد جانی سلای تایبەتم بۆ مامۆستا خۆشەویست من مامۆستا کارزان ڕاهێنەری پەروەردەیی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران پرسیارەکان مامۆستا فەرقی بەڕێز پرسیارێکم ئەوەیە تۆ ژینگی قوتابخانەکانی هەرێمی کوردستانت بینیوە پێت وایە باشترین میتۆد کامەیە کە مامۆستا بەکاری بێنێت یعنی پێم خۆشە میتۆدێک دەستنیشان بکەی بڵێت ئەم میتۆدە زۆر زۆر باش دەگونجێت لەگەڵ کارێکتر مامۆستا مەسەلەی بابەتی بیرکاری مامۆستایانیمە زۆر کێشیان هەیە دەڵێن زۆر جایش پرسیاریان کردو هەتا بە منیان وتووە بە مامۆستافایەکیش بڵێ باشترین میتۆد کامەیە بە تایبەتی لۆ پۆلی دە و یازد ئەوانە بانی کامە میتۆدۆ بیرکاری بەکاربێن ینی میتۆدێکی دیاریکراو نییە بۆ بیرکاری ئێستا بۆ منە لە بنەڕەتی دیارە میتۆدی سنگاپۆری و سینیما هەیە ئاسانە بڕام بۆ دواناوەدی و ئامادەی زۆر زەحمەتە میتۆد بەکاربێت بە تایبەتی لە بابەتی بیرکاری کارێشتر مامۆستایان زۆر پرسیار دەکەن دەڵێن مامۆستایە ئەگەر میتۆد شتێکی باش وایە یان لەگەر ژینگەی قوتابخانەکانی هەرێمی کوردستان بگونجەوایە بۆچی پۆلی دوازەی کە کۆتا خۆناغە مستەقبەلە مامۆستایان بێبەری کراون ینی سەرپشک کراون کە بەکاری نهێن بۆچی مامۆستا کارزان دەست خۆش بێ کات بێن ئەوانی کەش دەست خۆش بێت مامۆستا بڕیار فەرموو تکایە زۆر زۆر بە کورتی مامۆستا بڕیار فەرموو بەڵێ مامۆستا بڕیار تکایە جێتان لێمە ئوستازیان شەوتان باش بە کورتی سەرچاوان فەرموو وەڵام من یەک دوو مداخەلەی بینەمە بۆ مامۆستا عەلی هاوڕێم دوو شتە هەبوو لە دڵما ئەو قسەی کرد لەسەر مەسەلەی ئایا میتۆدانە لە پۆلی دوانزەی ئامادەی مامۆستا تکایە بە کورتی عەفوم بکات مامۆستا گیان من مداخەلەکەم یان چۆنەڵێ بەشداریەکەم بەوەیە مەسەلەی ئارگومنت و دژە ئارگومنت کەسێکی وەکو پرۆفیسەر جیمیسڕایان کە پرۆفیسۆرێکە لە زانکۆی تۆرنتۆی کەنەدا کتێبێکیە بەسەر مەسەلەی لیدەرشیپ بۆ دزە لیدەرشیپ جا باسی یەکێک لەو خاڵانی کە باسێکە ئەم مەسەلەی ئارگومنت و دژە ئارگومنتێ من پێم خۆشە مداخەلەیە بکەم مامۆستای بەڕێز ئەو پێی وایە لە دنیای ئێستا هەڵەیە لە سیستەمی قوتابخانەکانە دنیا بن لە نێوان ڕەش و سپیا جا بکەینەوە دنیا لە نێوان ڕاست و چەپا جا بکەینەوە واتە لە مەسەلە فەلسەفیەکانە کرێ ئەرکومنت و دژە ئەرکومنتمان هەبێ بەڵام لە مەسەلەی زانستە لەبەرەوەی زانست میتۆدی زانستی بە حقیقەتی مطلق کار ناکە ئەوەشی کە بە ئێمە ناو ئەرگومنت بەڵگە شەر نییە بەڵگی لە 100 بێ ئەو پێی وایە بگەڕینەوە بۆ مەسەلەکەی هیگڵ مەسەلەی تێز و ئەنتیتێست و لە بینیانە شتێکی کەمان بۆ دروستکە کە بریتێ لە مەسەلەی سنتێست من پێم وایە ئەمە زۆر زۆر گرنگە لە ناو سیستەمی خوێندنی ئێمەیە حتا لە دنیا سیاسەکەی ئێمەشا کاتێک ڕاست و چەپە بۆ لە کوردستانە لە بینی ڕاست و چەپە سنتێزێک نەبوو بتوانێت دنیای ئێمە جوانتر بکە مەسەلەی ئەوانەی کە بێباوەڕن و مەسەلەی ئەوانەی کە باوەڕێکی توندیان هەیە لە نێوان هەردووچانە تێزێک هەیە و ئەنتیتێزێک هەیە بەڵام سنتێزێک نییە بتوانێت هەردووچان کۆکاتەوە لەسەر مێزگرتێک بۆیە من پێم وایە کاتەکەمان زۆر زۆر کەمەوە ئەو دیێڕە لەبەری ئەرگومنت و دژە ئەرگومنت ئەکرێمە بڵین تێز و ئەنتیتێزمان هەیە و ڕای سێمانەیە کە بریتێ لە سنتێز کە ئەکرێت جیاواز لەو دوانی پێشوو بێ سواسانەکەم دەست خۆش بێ بەڕێزەشی دیکە لە دوای ئەو بە ناوی خەم بێخەم بێت ئینشاڵڵا فەرموو مامۆستا تکایە فەرموو مامۆستا
کای مامۆستا بەرز سوود لە کاتەکە بینە بۆ ئەوەی باشە مامۆستا ئازاد فەرموو. السلام عليكم. عليكم السلام فەرموو مامۆستا فەرموو. اي والله اي هسه كم ما كان اذا هي ما مستايله هنا والله هنا ما مستايله هنا نيمه من ما مستاي قريب بس من اذا بجادن قرباني تو بخير بيت فەرموو. ما بنص فاضل صوت ما مصاب او ده صوشي لبغي زدكم لكاك سنجز كم بو ام اي دي وشتا بس باسي مالسا ميتوتي وتاردان وديبي بو بولي يكو دو سيدا بيت يعني ام اي تسوه ميتوتا بس هين هو قناغي اي ناونديه بەڵێ دەست خۆش بێ مامۆستا پرسیارەکەت کردەوە دەست خۆش بس بێت. سيادة ترس اي سيادة بوغشتي بوتي هنا انتواني ميتوتا كان بول يكو دو سي لان كانت وجاب كانوا تسوكا من او تنصالهم او داز ودموا عندي هم ميتوت ناغنجيت خاصونا ناوشي اما اسيان زوزو لاوازا او تشرقطابي لابولي او بيدا بستينية وكو بيشي بارت يعني وكو تستينية بقنجي ولا قليان ولا قل بولي وبناوا گەیشت بەڵێ گەیشت پرسیارەکەت گەیشت دەست خۆش بێت. مامۆستا ئازاد فەرموو تکایە مامۆستا ئازاد مامۆستا ئازاد تکایە بەڵێ دەست خوشی فایقیت کەم وهمیە بەڵەت جەم سیدە من عزیز باشترین پرۆژەیە ئەف پرۆژە مشکیلامە ئاریشامە نەت چوانیا گوتنا میتودەیە یانجی ئەکوت بێژینێ کاچا پێشکەشکردناوێ دایە هەندێک خالدی مەیتین ئەس حەز کەم سەیدا یعنی بجدی بسەر ڕاستتن و کارت سەروانە بکرد يعني هندك جورا بسيارك ما مستيكش ميكير قوتا من اري آيا ما مستوى شهادة راهنري هيا هنك چونه خولك راهنري سرفتارا سرسرداري يعني هنك كارخوي الراهنري ده شرزا بوينه يانا و شهادة دايا وعنا يعني راسي بخالك جالك يا جرينجا و چي جرينجي بينات يدان يا دوي هر پروژه که کل که سرکفتنا وی پروژه داد ات پلانی و جیبه جیکرناوی دایم ملویر پلانا هی پروژه که گلکی باشه بس آیا جیبه جیکرناوی گلکی ماسی تداهنه بو نمونک بسیط با اینمش بر وقتی اشلای دارایی به چبونات یکرن یعنی چه بودجه بونات دستی شان کردن اول 3 سال مچه ندید که ماسی گلکی تداهن اگر بودجه و پارک نهیت مزاختن بو وی پروژه هنه ده گلکی ماسی و پلاناوی ده گلک به سروبر و لواز بدن خالق عادی اخیر از اشاراتی پی بدم شلای پرورداب چندین یادداشتنامه پیشینیار نامیلکه هاتن پیشکش کرن آراسته کرن بو وزارت بو پرورده او خالت لاواز او خالت هکود بیجینه ید گرنگ یده دهات ندیار کرن و برانبری وجدای گوتی اوام پیشینیارت منه حتونو که برسوا وان نامیلکه و یادداشتنامه نهات یدان يعني حطونو كما ريشت هاتنا ديار كرن چه برسه بو نبوينه اود گرنگن اف خالت هنه گلکت گرنگن اما یا میتو دا چوانی دست خوش به مامۆستا ئازاد دست خوش بێت مامۆستا زەنگین دوا کەس وەکو پرسیاری وەری بگرین مامۆستا زەنگین نەفەرموو زەنگین کاک سۆرە هەڵ کاک زەنگین ماس فایق باشی انشاءالله خۆی بە ڕێزی گیانەکە کاک تۆر سەنگەر پرسیاری میتۆدی ڕاستۆپی کرد دووبارەی ناکەمەوە و دواترە کرێگەنگە شەچی دوو قۆڵی لەسەر بکەین ماس فایق باش سەرچ ئینشاءالله بەنسبەتی میتۆدەکان لە دوو شت یارمەتی دەرەبم بەنسبەتی پرۆگرامەکان زۆر گرنگ بوو لەگەڵ میتۆدەکان شێوازی جێبەجێکردنی پرۆگرام ڕوون کرابا لە مامۆستا بەڕێزەکان لەبەرەوەی هەرچی مەنهەجی نوێیە هاوتاکرا لەگەڵ میتۆدە نوێیەکانی وانەوتنەوە بەنمونەکی زۆر بەسیط ئەو منهەجان نەکی ئێستاش ئوستازی بەڕێز لە 2007 و 2008 کە بابەتی زانستوانە گۆڕا لە هەمووشی بابەتەکەی هەموو میتۆدەکان و شێوازی جێبەجێکردنی پرۆگرامەکەی ڕوون کراوەتەوە خاڵی یەکەم کەواتە پرۆگرام هاوتا لەگەڵ میتۆدە نوێیەکانی دیداکتیکیەکان ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بەنسبەتی حەزم لێ بوو مامۆستای بەڕێز جیاوازێک لای من ڕوونە بەڵام بۆ مامۆستان و بۆ ڕاهێنەرانیش جیاوازێک لە بینی مۆدێل میتۆد ستراتژی و تەکنیکەکانی وانەبێژی بکەیت لەبەر ئەو ناڕوونیەکی زۆری دروست کردێ لە ناو ڕاهێنەران بە تایبەتی ئەوە خاڵی دووەم خاڵی سێم بەنسبەتی هاوکاری هاوتەمەنەکان کۆپەرەتیڤ یان کۆلابڕیشن لێرنینگ
هەموو میتۆدانەکەیشی هەرەوەزی و گروپکارین ئەسنەوە ئەو قالبی ئەو مۆدێلی کەواتە لێرە ئەکرێ لە جیاتی ئەوانە هاوکاری هاوتەمەنەکان وەکو مۆدێلە نەکوەکو میتۆد بنمونە بابەتی هەموو جیاوازیەکان کرایتە بەراوردکاری لە مەنهەجی نوێی خوێندن لەوەی بە ڤین دایاگرام دانراینە مامۆستای بەڕێز هەموو جیاوازیەکان دووبارێک زۆر باشە مامۆستا زەنگین تکە تۆزێک بە خێرایی چکە کاتەکەمان بەرەو کۆتاییە بووم بوورە بەڵام هاوکاری کۆی پرۆسەکەیە لۆیە گەر 1 دقیقەی دێ مەمنونە بم کاتەکەمان بەرەو کۆتایی ئێستا لە کاتی زیادکراوین ئەگەر تۆزێک پەلە بکەیت دەست خۆش بەسپاس بڵێ تەواو ڤین دایاگرام ئەوە کراباداندرابە لە بەدەلیەوەی هەست دەکەم کۆی ئەو میتۆدانە کە دانرا زیاتر ئەوانن کە گەنگەشەی گروپکارین ئەمن بەخۆم تەیدی گروپکارین بەڵام زۆربەی کات مامۆستایەکان کە جێبەجێ ناکەن هەنجەت بە گرفتی ژینگەی پۆلەکە ئەگرن کە ئەڵێن ڕێژێکی زۆری قوتابیمان هەیە لە ناو پۆلدا لۆیە ڤین دایاگرام یان هەر میتۆدەشی دی کە لە ناو پرۆگرامەکان جێکرایتەوە پێم باشە لە ساڵانی داهاتوو بکرێتە بەشێک لە پرۆسەی ڕاهێنانی مامۆستایان و ڕوون بکرێتەوە ئەو میتۆدە بەخۆی لە پرۆگرامەکەدا هەیە و بەو شێوازە جێبەجێکرێت دەست خۆش مامۆستا دەست خۆش بێ زۆر سپاسدانەکەم سەرچاوفەر بوو مامۆستا فایق فەرموو بژیگانەکەم ئەو بە دوای شتێک ئاگەڕێن کە داوایان کرد لە کتێبەکە مامۆستا کارزانایە ژینگەی قوتابخانەکانیەوە گونجاوە نەگونجایە باشترین مەتودەکان چیە ڕاستەکەی ئەو مەتودانە کە دانراوە هەمووی ئەبێ و وەڵامێکش بۆ مامۆستایی کە باسیەوەی کرد ئەمە بۆ قۆناغی بنەڕەتی باشەوە بۆ ڕاستیەکەی زەین چۆن خولی یەکەممان کە دەست پێ کرد و ئەوانە کۆمەڵی مەتودمان خوێنەوەوانە دوایە خولی دووەم دەست پێ کرد من دووجار لە جەنابی وەزیرم پرسی ئەتەوێ مەتودەکانی خولی دووەمەوانن کە لە ئامادەیەکانیش دەکەن ئەتەوێ ئەمانەی کە ئەخوێنن خولی دووەمە بەس بۆ ئامادەیەکان کارکەن یا ئەتەوێ هەردووچیان لە هەردوو خولەکە بۆ ئامادەی و بۆ تێکەڵەکەی توانە وتینە ئەمانە بەرجایە باشە کەوتی بەرجایە من حسابی ئەوم کرد ئاستێکی بەرزترە پۆلی 12 لەبەرەوە هەندێک مەتودەکانم قورس کردەوە مەسەن ڕاست و چەپ مەسەلەن ڕاست و چەپم قورس کردەوە قورسە ڕاست و چەپ وتارنووسین مەسەن ئەو بۆ ئامادەیەکانە بێ بۆیە ئاوهای لێ هاتووە تر من بڕیارم نەداوە کام مەتودە لەکوێ بخوێنرێ ئێستا ئەمە وەزارەت بڕیاری داوە من بڕیارم نەداوە لەوانەیە من ڕایەکی کەم هەبێتوانە بەڵام تر ئەو هەی لێ هاتووە تر ینی گوناحی منیتیانێ بەڕاستی بەڵام دەکرێ هینگە دوایەوە ئەم مەسەلەی دیداکتیکە مەسەلەیەکی قورسە و مەسەلەیەکی زۆر گرنگە یەکێکی شارەزای پێویستە ئیشی تیا بکە بەڕاستی دەبێت تۆ ئێستا دکتۆر هیندار لەم شتانە باش لێم تێدەگا تۆ دەبێت شارەزاییەکی باش تەبێ یعنی لە پەروەردە و پەروەردەی هاوچار وڵاتی پێشکەوتوو بۆ ئەوی بتوانانی ئیش لە دیداکتێ ئێستا من لێ بوومایە ئەم کێشانە کە هەیە هەمووی لەگەڵ جەنابی وەزیریا چارەسەرمانە کرد هەمووی بەڕاستی من پێی دەڵێم مناقشەی دەکەین کرد بەڵام یەکێکی شارەزای دەوێت کە ئیشی تیا بکات کە یەکێکی شارەزا سەرپەرشتی نەکرد و ئیشی تیا نەکرد تۆزە کێشەمامە دروستە بێ لەداخەوە بیرکاری باشترین مەتود چییە وەڵای مامۆستا من کات خۆ لەگەڵ مامۆستاکان بیرکاریشە زۆر مەبەستم بوو لەگەڵ مامۆستای بیرکاری ئاینەوانە مناقشەکەم بزانە ئەبێ یا نابێت و هەمیشە بۆ نمونە دوو شتمانەیە نەخشەی بیرکردنەوە و نەخشەی زاراوەکان هەردووشی بۆ بیرکاریە بۆ نمونە هەندێک مامۆستای باسی بۆ کردم لە یەکێ لە گوندەکانی سۆران یا دوهۆک بۆی باس کردم بابەتی بیرکاری هێناوە بە دوو شێوەی جیاواز پرسیارێکی حەل کردووە بۆ خوێندەکە باسی کردووە ئەمە کامی باشە کامی خراپە مەسەنها لایەنە خراپەکان باشەکانی ئەمە چەنە مەسەن دابشکردنی کورد دابشکردنی درێژوانە هەندێک مەتودی کەشەیەوەی سەنیەوە زۆر پەلەمانە کاتەکە هینە ڕەنگە لینە بەگەر نامەیەکم بۆ بنووسی دوایی لە فەیسبوک و مەسنجەر وشتیوا دوایی باشتر بیدی لێ دەکەم وەشتانە ئەگەر مەتود بگوندە بۆ پۆلی 12 ئەمەی مامۆستاکارزان دیسان و باسی ئەوانە دەکەم مامۆستای 6-12کان من تەسەوور دەکەم لەبەرەوە بێبەشکرابن لەبەرەوەی دائیمە مامۆستای گەڵێنە فریا ناکەین ئەو لێ تاقیکردنەوەی بە کەلۆریە نەحەتیشیان نییە دائیمە ئەڵێنە فریا ناکەین چونکە سیستمەکەمان وایە من ئەگەر سیستمی چەندین ساڵە هەوڵەدەم بۆ سیستمی تاقیکردنەوەکان بگۆڕم سەرکەوتوو نەبوویتە ئەگەر سیستمی بگۆڕینەوەی کە منەمەوێ جێ هەمووی تیا بێتەوە بەس پۆلی شەشەکان بەڕاستی فشاریان زۆر لەسرە بۆیە یعنی ناتوانن ئەوانە بکەنەوە و من ئەگەر داواشم لێ بکەن مەتودەکان جاکەمەوە کام بڵین بۆ کاپۆناغی ئەتوان جایکەمەوانە بەپێی سوودەکانی بەپێی قینەکانی ماسا بڕیار لە نێوان ڕاست و چەپدا
سلای سێ من تاو لە بیڕواکەی تۆم ڕایی کە تۆ باسێکی ئاستێکی بەرزە و بۆ قۆناغی ئامادەی ڕەنگە باش بۆ زانکۆ باش بێت تەڵان شتانە من بە قورسم زانی بۆیە نزیشی نەکەوتمەوە شتانە بەڵام هاوڕاتم لەگەڵتم مامۆستا بێخەم بوو وا بزانم ئایا وتار بۆ پۆلیس فێ دەبێ ئەزای چۆن مامۆستارە وڵا دەبێت من لە پۆلیسیا کردوم خوێندکاری خۆم نەبوون تەڵان من لەوێ نەبووم بە پرۆژە لیانە کرد زای بووە مەسەن ئاژەڵەکانە خوێنن مامۆستا ئەنوا عشکال ئاژەڵە خوێنن لەسەر ئاژەڵەکان و سووڕی ئاژەڵ و لەسەر شتەکان نیو لاپەڕە دەنووسیانی هیچ کێشەیەک نیانی کەم بنووسە سێ دەربنووسە چەندی ئەتوانن ئەوەنە و تەسەورەکەم جاری یەکەم قورس بێ جاری دووەم قورس بێ بەڵام هەولی لەگەڵا بێ بەس بابەتەکەوە گەورە مەکەی وەکو من بۆ پۆلەکان بچووکێرە زۆر بچووکێرە نیو لاپەڕە کافیە ئاسیانەوە نەنزمە کەمتر بنووسە زیاتر بنووسەوانە بۆ مەتۆدی پۆلی 1 بۆ 3 جا بکرایەوە ئەوش سەباتێکەیە بەڕاستی من کاتی خۆی بیرم لەوە نەکردەوە داواشم لێ نەکرا کە ئەوە بکەمەوە نەجا من تۆن جای کەمەوە ئێستاش تۆن جای کەمەوەە بەڵام ئیشی وەزارەتە لەبەرەوە من بە قسەی ئەوانەکەم چی بکەمیانە مامۆستا ئازاد ڕاهێنەر مامۆستا ئازاد دەربارەی مافی ڕاهێنەر من ئەو کاتەش لێ بوو من ڕاستە من لە ژیانمە لە وەزارەتی پەروەردە ئیشم نەکردو هیچ پۆستێکشم نییە لە وەزارەت بەڵام بە حکمیەوەی ئیشم دەکرد و جەنابی وەزیر سەرگەورەی من بوو لە پرۆژەکەی شتانە دائیمە قسەم لەگەڵیا کرد بۆ ڕاهێنەرەکان ئەزانی باسی زۆر شتمان کرد ئێستا مەسەلەی شەهاداڵی لەگەڵ وەزیرا باسمان کردو و ڕەزامەند بووە لەسەری لە مەجالی داراییە باسمان کردووە لە مەجالی کۆمپیوتەرە زوو پۆیان پیاکرد و زۆری پێچووتا داتا شۆشتان بۆ پیاکرا ڕاستەکەی ئەمانە هەمووی ڕاستە کەم کورتی هەیە ئەبێ ئێمە دەست لە خۆمان بین بەڵام قسەش لە حکوومەتەکەی خۆ من زۆر جەماوەسەکان شتە ئێستا منەوە بە وەزیری پەروەردە جەنابی وەزیر چوو لەگەڵ سەرۆکوەزیران قسەی کرد هێڵێ پارە نییە بۆ قسەکە زۆر ڕاستە ئەم پرۆژەیە پێویستی بە دەعمێکە ژینا وەڵڵاهی هەرچی ڕاهێنەر لەگەڵا بووە ئەم منە بە دڵسۆزی کاریان کردووە ئەم منە بە دڵسۆزی کاریان کردووە قەت وێنەی نێبووە یانی من سەرپەرشت سەیری خوێندکارەکانیشم کرد بەڕاستی قسەکەت زۆر تەواو مامۆستا ئازاد لەگەڵتان مامۆستا زەنگینی خۆشەویست لە چۆرانی خۆشەویست یەکێک لە ڕاهێنەرە باشەکانمان یانی پرۆگرامەکان و مێتۆدەکان من پێم وایە لەوانەیە بۆ وڵاتەکانی کە پێویست نەکات زۆر بیگونجێنی بۆ مامۆستا خۆی دەیگونجێنیوانە بەڵام بۆ کوردستان لەوانەیە قسەکەت وابێ تەواوە و من پێم خۆشش بوو لە پرۆگرامەکان ئین بکەین کە بۆ ئەوەی ئاو های لێبێ ئەوەی کە تۆ ئێڵێت و دەستنیشانی بکەین بۆی کەس سەری لێ نەشێ شتەکان چکە دیداکەی باوەڕێکی تازەیە بەڵام ئەیتر خۆتزانی من کە ئیشەکەم پێ نەسپێرن نایکەم خراپیشە خۆت لە مشتێک پێ هەڵقورتێنی توانە بەڵام قسەکە زۆر تەواوە ئەتوانین بیکەین ئەنی کێشەیەکی گەورە نیە شتێکی زۆر ئاسانە یعنی توانن لەگەڵ وەزارەتا قسە بکەن لەگەڵ جەنابی وەزیرا قسەکەن ئەیکەین یعنی کێشەیەک نیە زۆر ئاسانەوە پرسیارێکی گرنگ هات مۆدێل و مەتۆد جیاوازی چیە مامۆستا لە کتێبی یەکەم لە چوار کتێبەکەی دیداکتیک کتێبی یەکەم لاپەڕە 148 ئەوە نووسیومە لە نەکەیە کتێبی یەکەم لاپەڕە 148 ئەوە باسی جیاوازەکانی مەتۆد و مۆدێل دەکاتوانە مامۆستا عەلی شتێکم بیرکەوتەوە بۆ ئاین مامۆستا لە مەتۆدی ڤین دایەگرام ئەوێ سەرکەی نمونونەکەم لەسەر ئاینە بەزە دوو نمونەم هێناوەتەوە لەسەر ئاین سەیرێکی ئەوەش بکەی خراپ نییە سواسانەکەم دەستت خۆش بێ مامۆستا فایق ئەوە بزانم تەواو بوو کاتەکەشمان تەواو بوو مامۆستا سەنگەر بزانم ئەوانەی کە دەستیان بەرز کرد بۆ هەموو هەڵبژێردران دووبارە زۆر سوپاس مامۆستا فایق بۆ کاتەکەت ئەوە ساعتێک و نیوە لەگەڵمان لەسەر هێڵی سەرقاڵی دەزانین بەڵام بۆ دڵسۆزی بۆ پرۆسەکە بەڕاستی شتێکی زۆر باش بوو بە کورتی ئێمەش بەپێی ئەزمموی متوازایی خۆمان دەڵێن هەموو ڕێگاکانی وانەوتنەوە بۆ هەموو ئاستەکان دەگونجێ بەو مەرجەی ڕەچاوی ئاست و شوێن و پۆل و ژینگەکە بکرێت دەکرێت سادە بکرێتەوە ئەوە پوختەی قسەکان تەنانەت وتارنووسین دەکرێت لە بازنە یەکەمیش لە پۆلی 1 و 2 3 شەبێ بەڵام بە شێوەیەکی ئاسانتر ئێمە کێشەی گەورەمان لە نووسین هەیە لە دەربڕین هەیە کاتێکە ئەو قوتابیانای ئەو سیستەمە دێتە ناو زانکۆکان لەبەرەوە ڕاهێنانی پێ نەکراوە لەبەرەوە هەر گوتویانە ئەوە لە ئاستی تۆدانە هەر گوتویانە جارێ ماوتە نە دەبێت لە زووترین کات دەست پێ بکرێت لەگەڵی چکە ئەگەر لە پۆلی یەکی بنەڕەتیەوە دەست بە نووسین بکە
ئەو کاتێک کە دێتە پۆلی 12 کێشەی نابێ، ئەو کاتێک کە دەبێتە پۆلی 9 کێشەی نابێ، ئەو کاتە دێتە زانکۆ خبرەی هەیە لە نووسین، ئەزمموی هەیە. بۆیە دەڵێم هەموو ئەو میتۆدانە بۆ هەموو بابەتێک دەبێ، بۆ هەموو ئاستێک دەبێ، بۆ هەموو ژینگەیەک دەبێ بە مەرجێک بیگونجێ بە ئیشی مامۆستا گونجاندنی ئەو بابەتانەیە لەگەڵ ژینگەی پۆلەکەیدا. من ناوەکان ناوی ڕێگایەکان هەرچی بێ کێشەیەک نییە، گرنگ ناوەرۆک و چەمکەکەیە. لە باتی بڵێ مەسەلەن بڵێ هاوپۆل دەڵێ هاوتەمەن هیچ کێشەیەک نییە، ئەگەر هاوپۆل بەکاربێنە ینی هەر چێشێک نییە. ئەگەر بۆ ئارگیمنت ناخۆشە لەلاتان تۆ بەڵگەهێنانەوە دابنێ، تۆ بەڵگە دابنێ یان لایانی باش و خراپ دابنێ. ئەگەر هەر شێوەیەک ینی هیچ کێشەیەک لە زارهاوەکان دروست مەکە، خۆت شتێک دابنێ. لە هەمووشی گرنگتر ئەتۆ تاقی دەکەیەوە، ئەگەر نەگونجا بیگۆڕە، بیگونجێنە، هەمواری بکە، ناوێکی تری بدێ. ئەخۆ داهێنانی تۆ لەوێدایە، نەگە تۆ بین ئێمە مامۆستا فایق چی گۆگوتی ئەخە دەبێ وابێ دەبێ ئیلا وابێ، نەخێر تۆ لەگەڵ ژینگەی تۆ شتێکی تر دەگونجێ لەگەڵ ئەوە ناگونجێ کە مامۆستا فایق پێگوتی. زۆر ئاساییە تۆ پێی شتێکی نوێ دابهێنی، بێ ڕێگایەکی نوێی تێکەڵا لە نێوان ئارگیمنت و نووسین، لە نێوان نووسین و ئەسکەلا، لە نێوان تێکەڵەیەک دروستکە کە بگونجێ لەگەڵ ژینگەکەیت. ئەمە زۆر زۆر دووبارە سوپاسی شرکت لێوە قسەکانی مامۆستا 100% لەگەڵ دکتۆرهیمدا زۆر ڕاستەکە، بە قسەی بکەن زەرەر ناکەن. ئەزای چی ئێمە ناتوانین هەندێک شتێ ناتوانین چاڕەکەین تا ژێرخان چاکە بێت، کاکە ژێرخان چاک نابێ بم زووە پۆلەکانمان گەورەیە، ناتوانین بوەستین هیچ نەکەین لەبەرەوەی پۆلەکان، ئەوە ئەتوانین گۆڕانکاری تیاد دەکەین. و حەزەکەم لە کێشا سوپاسی ئەو مامۆستایانە بکەم کە بەڕاستی بوونە هۆی ئەم سمینارە و یەکەم کەس مامۆستا جەمال بوو بەڕاستی درکی بەم جیاوازی و شتانە کرد و داوایان کرد و من هەمیشە لە خزمەتام لە هەر شتێکێ بیکەم پرسیارێکی دیاریکراوتانێ هەوڵ دەدەم تا بتوانم وەڵامی ڕاهێنەرەکانش بەم و مامۆستا خەڵ زۆر پرسیار دەکا وەڵامیشان دەدەمەوە بۆ شتانە، لەبەرەوە دوودڵمە بنەوەی کە شتێک کێلاتان قورسە ئەوانە پرسیارەکەی سە وەڵام نەداوەتەوە دایمە بیکەن. و بەفاز بۆ هەموو ئەو مامۆستا و ڕاهێنەرە بەڕێزانە گروپی خۆشەویستی من بەڕاستی ئیشێکی زۆر گەورە دەکەم. سپاسێکی تر جارە بۆ کاکسەنگەر و دکتۆر هیندادی بەڕێز قوربانتان بم، کاشێکی خۆش بۆیەوە. دووبارە زۆر زۆر سپاس. سەکۆی مێگامایند بەردەوام کراوەیە بۆ خزمەتکردنی پرۆسەی پەروەردە و ڕاهێنان و فێرکاری، هەر بەڕێزێکی تریش دەزانی دەتوانێت سوودێک بگەێنێت. دەرگای ئێمە کراوەیە نامەیەک بنێرێ لەگەڵی دەکەوی نەکەوتبوو بۆەوەی کاتێکی گونجاو بە شێوێکی گونجاو بۆ هەمووان بگونجێ بتوانین ئەو خزمەتە بەردەوام بکەین. بەبیرتان دەهێنینەوە کە وەرزی نوێی چاڵاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس دەستی پێکردێتەوە. هەفتەی داهاتوو بابەتێکی گرنگمان هەیە، ئەویش لەسەر پرۆسەی بۆلۆنایە، سیستەمی بۆلۆنا کە لە زانکۆکان جێبەجێ دەکرێت. بەڕای ئێمە ئەوە شتێکی زۆر باش دەبێت کە شارەزایی پەیدا بکەن لەسەری. دوایەوی دێنەوە سەر بواری پەروەردە، شتێکی زۆر باشمان ئامادە کردووە. پێمان وایە بەڕاستی زۆر سوودی دەبێت. تاوەڕێی هیممەت و پێشنیار و ڕاستپاردەکانی ئێوەشین ئەگەر کەسێکی باش، ئەگەر بابەتێکی گونجاو پێتان وا بوو زەروریە، ئێمە کەسی پسپۆری بۆ دەبینینەوە. دووبارە زۆر زۆر سپاس بۆ مامۆستا فایق و بە مامۆستایان و ڕاهێنەرانی بەڕێز. سپاس بۆ مامۆستا سەنگەر کە لەگەڵمان بوو لە بەڕێوەبردننی ئەو وەبینارە زۆر بەسوودە. 300 کەس لە یەک کاتدا لەسەر خەتی زوومەکە بوون، لە چەناڵی یوتیوبیش بە زیندی دەڕۆیشت، تۆماریش کراوە، دوای تۆمارەکەش بە کاملی بە مناقەشەکانیشەوە دادەندرێ بۆ بەڕێزان، بۆ ئەوانەی کە کاتیان نەبوو لەگەڵمان بەشدار بن بۆ بتوانن دواتر سوودی لێوەربگرن. شەوێکی شاد بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش. دووبارە زۆر زۆر سپاس.